لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە بەیانیتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند بورگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها لەگەڵ بورگە و بابەتە جیاوازەکانیشمان پەیامنێرانمان ڕاستەخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری. وە تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە ئاتەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی خوێندنی ئۆنلاین و بە ئەلکترۆنیکردن و هەڵوێستی ڕێکخراوە خوێندکاریەکان لەسەر ئەم بابەتە بەتایبەتی کۆمەڵەی خوێندکارانی کوردستان. لە تەوەری دووهەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی نوێنەرایەتیکردنی چەندچین و توێژێکی جیاواز لە نێواندا کرێکاران لەلایەن سەندیکاکان و ڕێکخراوەکان. سەندیکاکان بە فەرمی لەلایەن حکوومەت هێرەمی کوردستانەوە دانیان پێدانراوە و لەمان کاتیشدا پەیوەندیەکی پتەویان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت هێرەمی کوردستان هەیە بۆ بەرگریکردن لە پیشە جیاوازەکان و لە چین و توێژە جیاوازەکان. لە هەمان کاتیشدا کۆمەڵێک ڕێکخراو دروست بوون هەمان کاری سەندیکاکان دەکەن. ئایا نوێنەرایەتی ئەم چین و توێژە جیاوازانەوە ئەم پیشانە کێ دەیکات؟ کێ زیاتر بەرگریان لێ دەکات و کێ کاری بۆ کردوون بۆ ئەوەی کە ئەو چین و توێژانە بە مافەکانی خۆیان بگەن و لە هەمان کاتە ئەگەر گرفتێکیان بۆ دروست بوو بێت ئەو سەندیکانە بەرگریان لێ کردوون یاخود زیاتر وابەستەی حیزب و کارەکانی حکوومەت بوون و هەندێک جار بێدەنگیان هەڵبژاردووە کە هەندێک جارم گلەیە دەکرێت لە بەرامبەریشا سەندیکاکان دەڵێن ئێمە بەکاری خۆمان هەستاوین. بەڵام هەندێک لە ڕێکخراوەکان هەیە بەبێ ئەوەی کە مۆڵەتێکی فەرمیان لە حکوومەت هێرەمی کوردستانە بێ زۆر جار کارەکانی ئێمەیان کردو یاخود کۆمەڵێک کاریان کردو بۆتەوەی ئەوەی مایی کێشە و گرفت بۆ ئێمە. لە کۆتادەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ لەسەر بابەتێ دەکەین کە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا و بابەتە نەتوانراوە بچەسپێنرێت. بابەتی پێگەیاندنی کادیر بۆ شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی پێنجەستێرەکان لە ڕیستۆرانت و هوتێل و شوێنەکانی دیکەی گەشتیاری. ساڵانە چەندین گەشتیار لە باشوور و ناوەڕاستی عێراق و لە وڵاتانی دەربوو دەوروبەر و بە تایبەتی ئەتوانی بشڵێن لە وڵاتانی جیهانیشەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن چ بابەتی وەفدی دیبلۆماسی بێت یاخود گەشتیار بێیان بابەتێکی دیکە بێت. لەم ساڵانەی ڕابردوودا چەندین شوێنی گەشتیاری گەورە لە پێنج ئەستێرەی لە ڕیستۆرانت و لە هۆتێل و لە چەندین شوێنی دیکەی گەورە لە باشووری کوردستان کراوەتەوە. بەڵام بابەتی پێگەیاندنی کادیری گەشتیاری تا کوێستە شومڕێکی گەورەی لەسرە. ئەو شوێنانەی کە براندی جیهانین تاوەکو ئێستا ئەو فەرمانبەرانەی کە سەرپەرشتی گشتی شوێنەکان دەکەن فەرمانبەرانی دەرەوەی وڵاتن کەمترین فەرمانبەرانی ناوهەرێمی کوردستانی تێدایە. ئەو شوێنانەی کە هەن بۆ پێگەیاندنی کادیری گەشتیاری لە پەیمانگاکان یاخود ئامادەیەکان یاخود لە کۆلێژەکان توانیویانە کادیرێک پێ بگەێنن بۆ ئەوەی ئیدارێ و شوێنانە بدەن بۆی کاروباری و شوێنانە بەڕێوە ببەن. ئەمان گفتوگۆی تەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ بڕیاری داوە کە خوێندنی 12 ئامادەی لە ڕۆژی 27 دەست پێ بکات کە چەند ڕۆژی داهاتوو دەکات لە نێو پۆلەکاندا دەست پێ بکات و خوێندنی قۆناغی 1 و 2 بنەڕەتی دیسانش لە ناو پۆلەکان دەست پێ دەکات لە ڕۆژی دەیدا. بەڵام لەگەڵ ئەم بابەتانەی بڕیارانەی کەدا بڕیاریشی داوە پۆلی 3 بنەڕەتی تاوەکو 11 ئامادەیی لە نێو هۆڵەکانی خوێندن نەبن بە ئەلکترۆنی و ئۆنلاین بن هەروە پەیمانگاکانیشی کە سەر بە وەزارەتی پەروەردەن. ئەمە لە نێو ڕێکخراوە خوێندکاریەکان تەنانەتی کێتی مامۆستایان و کەسانی پسپۆری پەروەردەی گفتوگۆیەکی گەورەی دروست کردووە. زۆر کەسیان دەڵێن کە ئەمە بە بڕیارێکی هەڵەیە ناکرێت بەو شێوەیە خوێندن تێپەڕێنێت بە تایبەتی وەرزی دووهەمی ساڵی ڕابردوو کە ئەم لە 26 دوو خوێندن ڕاگیرا دواتر گوتیان دەکرێت بە ئەلکترۆنی ئۆنلاین بەڵام هیچیان سەرکەوتون هەبوون. ئەو ڕێکارانەی کە گیرایە بەر نەتوانرا زانست بە پێی پێویست بگێڕێتە خوێندکاران چکە لەوەش دەڵێن ئەگەر بەم شێوە بەردەوام بێت خۆی وەزارەت ناوی پەروەردەیە کەواتە ئەرکی پەروەردەیەکەی ناتوانێت جێبەجێ بکات. زۆر کەس دەڵێن
لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا دەستکراوە بە ساڵی نوێی خوێندن. وڵاتانی دەوروبەریشمان لە کۆماری ئیسلامی ئێران، لە سووریا، لە ئەردەن، لە کوێیت، لە تورکیا لەمانە دەستکراوەتەوە بە ساڵی نوێی خوێندن. ئەی بۆ لارێمی کوردستان دەڵێن دەست پێ ناکرێتەوە، بۆ دەبێت لە ناو پۆلەکان نەبن. بابەتەکە پەیوەندی بەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پەروەردە ناتوانن موچەی مامۆستایان دابینکەن و ناتوانن هۆکارەکانی خۆپارێزی بۆ خوێندکاران دابینکەن لە ناوەندەکانی خوێندن. ئەمە هۆکارەکەیە یاخود بابەتەکە تەندروستیە. هەڵوێستەی ڕێکخراوەکانی خوێندکاری قوتابیەکان لەو بارەوە چییە کە کۆبوونەوەیکی فراوانیان کرد ڕێکخراوەکانی خوێندکاران لە هەولێری پایتەخت و بەیاننامەیەکیان دەرکرد کە ڕازی نین بەم شێوەیە خوێندن دەست پێ بکرێ و دەڵێن ئەگەر وەزارەتی پەروەردەش بە بڕیارەکەیدا نەدەچێتەوە ئێمە هەڵوێستمان دەبێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم هەڵوێستانەوە ئەو بابەتانەی کە ڕێکخراوە خوێندکاریەکان بە نیازن هەڵوێست وەربگرن و تاکو ئێستا وزارەتی پەروەردە چ وەڵامێکی داونەتەوە. گفتوگۆی تەوەری یەکەمی ئەمڕۆی بەرناوەکەمان لەگەڵ بەڕێز کێوان ڕەشید دەبێت کە لێپرسراوی لقی ڕاپەڕینی کۆمەڵی خوێندکارانی کوردستانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابێت. کاکێوان ڕۆژ باش، سەرەتا بەوە دەست پێ بکەم لە دوێنێ داتایەک بڵاو بوویەوە کە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بڵاویان کردەوە لەسەر بابەتی بە ئۆنلاین و ئەلیکترۆنیکردن. دەڵێن ئەوانیش دەڵێن لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا سەرکەوتوو نابێت لەبەر ئەو داتانەی کە بڵاویان کردوتەوە. ئێوە هەست دەکەن کە ئێستا زەمینەیەکی لەبار بێت بۆ ئەوەی کە خوێندنی ئەلیکترۆنی و ئۆنلاین لە هەرێمی کوردستان لە ناوەندەکانی خوێندن دەست پێ بکات؟ سەرەتا بەیانی تۆش و بەیانی سەرجەم بینەرانی گەلی کوردستانیش باش شیوای ڕۆژێکی خۆش و ڕۆژێکی ئارام بۆ هاونیشتیمانیانمان دەخوازیین. بێگومان کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک لایەن کە کار لەسەرەوە دەکەن ئا سیستەمی با ئەلیکترۆنیکردن یان خوێندنی ئۆنلاین لە ناو ناوەندەکانی خوێندن سەرکەوتوو دەبێت یان سەرکەوتوو نابێت. بۆ مەبەستە دیارە پەرلەمانی کوردستان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای داتایەکی فەرمی بڵاو کردوێتەوە کە ١٦٤ هاوڵاتیانی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان کۆمپیوتەر بەکارنیانن، ١٥٤ ئەنتەرنێتی نییە، 120 مۆبایلی زیرەکی پێ نییە. یعنی تۆ ئەرقامە بێ نەگە بخەیتە پێرچاوی خۆت لە هەڵ وڵاتێک و لە هەر شوێنێک بێ تۆ ناتوانانی بێ قەرارێک دێ بڵێ خوێندنی ئۆنلاین پەسەند دەکەم، چونکە تۆ لێکەوتەکان و دوای دەرئەنجامەکانی خوێندنی ئۆنلاین چی دەبێت. خۆمان تەجروبەی ساڵی پارمان هەیە کە نەتواندرا بە شێوەیەکی سەرکەوتوانە لەگەڵ خوێندنی ئۆنلاین مامەڵە بکەن و بەشێکی ئەوانەی کە بە خوێندنی ئۆنلاینیش کە خوێندوبیان یعنی نەتواندرا لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ سوودی لێوەربگرینیان ئەوە تە بگرە بڵێ داخلی کە نۆگمان هەنجەک چونکە خۆشی وەزارەتی پەروەردە گەیشت بۆ قەناعەتێککە خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نابێت. لەبەرەوەی خوێندنی ئۆنلاین تۆ لە کاتێک لە شوێنێکدا کە دەتوانی سەرکەوتن بەدەستبێنی لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕووی ئەنتەرنێتەوە لە ڕووی شەبکاتەوە وڵاتێک بێ کە گرفتی ئەوە نەبێت. خۆمان نەزانین تەنانەت ناو سنتەری شارەکانیش گرفتی ئەنتەرنێتمان هەیە، نەک لە شوێنە لادێنشینەکان و لە شوێنەکانی دەرەوەی شارەوەوانەکە بەشێکی زۆری هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەنتەرنێت بەکار نایەنن. دوای تۆ وەزارەتی پەروەردە مەبەڕێک دەکدا بەدەستەوەی خوێندنی ئۆنلاین ئەگەر خۆت زیینەوە بێت لە پێنەدانی شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و نەتوانێەوە دابین کە ئێمە شتێکی ترە. بەڵام خۆ بینیمانە زۆربەی وڵاتان کە تەنانەت بە تایبەتی ئەگە سین چاوەڕ بینینە بەرچاوی خۆمان لە شاری وەهان کە شوێن و چەقی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە خوێندن دەستی پێکردوێتەوە، ملیۆنێک و 650,000 خوێندکار دەستی بە خوێندن کردوێتەوە. یعنی خۆمە داتایە دێ وڵاتە چۆن توانێت کۆنتترۆلی بکە. ئەنی لە هەرێمی کوردستان بینی خەڵکیش و هەموو خەڵکی شتێگەیوە کە ینی خوێندنی ئۆنلاین تۆ بژاردەیەکی کردوتە بەردەم خەڵکەکەت کە ناتوانێنی سەرکەوتوو بی تێدا. ئامانجت لێ ڕۆن نییە تۆ نەهاتووی. کاکێوان ئێوە وەکو ڕێکخراوە خوێندکاریەکان و بەشێک لە ڕێکخراوەکانی دیکەش و بزانم بەشی زۆری ڕێکخراوە خوێندکاریەکان بوون کۆبوونەیەکتان لە هەولێری پایتەخت کرد و بەیاننامەیەکتان دەرکرد. ئەسەکەم خۆت باسی وردەکاری بەیاننامەکەم بۆ بکەی و وتوتانە هەڵوێستیش دەردەبڕین ئەگەر بێت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گوێمان بۆ ڕانەگرێت. پێشنیاری ئێوە چی بۆەوە دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن؟
بێگومان دیارە سەرجەم ڕێکخراوە خوێندکاری قوتابیەکەمە باقی بەشێک لە ڕێکخراوەکانی خوێندکاری قوتابیان ئامادە نەبوون. هەڵوێستەکان ڕوونە، هەڵوێستی ڕێکخراوەکان و تایبەتی هەڵوێستی کۆمەڵی خوێندکارانیش لەم بابەتەدا هەڵوێستێکی ڕوونە. ئێمە داوامان کردووە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە ناوناوەندەکانی خوێندن بە مەرجەکانی خۆپارێزیەوە کە دەتوانن لێرەدا کۆنتاکتێک لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردە دروستکەی دەتوانین لە ڕێگای وەزارەتەکانی هاوبابەتی خۆتەوە بتوانی ڕێکارە تەندروستیەکان بگریتە بەر و داواشمان کردو کە هۆڵەکانی خوێندن بکرێتەوە، بەڵام تۆ دەتوانی بۆ نمونە لە هەفتەیەکدا ناوناوەندەکانی خوێندن پاک بکرێتەوە، دەرمان ڕێژ بکرێ بۆی کەم هەر ڤایرۆسی کۆرۆنا نییە. گەر دیقەتتاندا بێ ساڵانی ڕابردوو بەشێکی زۆر لە مەکتەبەکان ناوەندەکانی خوێندن لە خوێندنگەکان کێشەی هەبووە، ینی کێشەی تەنان زۆر کێشە هەبووەکانی کێشەی ئاوی خواردنەوە بۆ کێشەی شتە بۆ ناتوانیوە چاسەری مندا خوێندکار لەوێ تووشی نەخۆشی بووە. ڤایرۆسی کۆرۆنا هەیە، ئێمە داوامان کردووە بە شێوازێکی مەرجەکانی خۆپارێزی ناوەندەکانی خوێندن بکرێتەوە، بە تایبەتی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن بە مەرجەکانەوە. دووش ئەگەر هەڵوێستی نەبوو وەزارەتی پەروەردە، ئێمە وەکو هەڵوێستی ڕێکخراوەکانی خوێندکاری و قوتابیەکان لە هەرێمی کوردستان هەڵوێستمانەوە بۆ ئەوە یا ئەوەتەیە بایکۆتی خوێندن ڕدەگەیەنین بە زۆرینە، یا ئەوەتێ هەڵوێستمان دەبێ و هەڵوێستێکی مەدەنیانە و جەماوەرانە کە داکۆچی لە مافی خوێندکاران دەکەین کە چیتر خوێندکاران مافەکانیان نەفۆتێ بگەڕنەوە هۆڵەکانی خوێندن. خوتانزان لە 25 دوی ساڵی ڕابردۆ ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاران داخراوە. ئێمە تاخیرنەوەکانمان ئەنجام داوە، مەرجی تەندروستی هەبووە، شکر بخوای خوێندکارێک تووشی ئەم پەتە نەبووە لە کاتی تاخیرنەوەکاندا. یعنی ئەمانە هەموو هۆکارم بۆی کە تۆ دەست پێ بکەوە بە خوێندن. هیچ مۆباری ڕێکرد نییە تۆ بێ بڵێ وەڵام من ناتوانم ناوەندەکانی خوێندم کەمەوە لە بۆی ڤایرۆسی کۆرۆنا. ئەگەر مۆبارێکە تێ ناتوانانی شایستەدارایەکانی مامۆستایان دابین کە ئێمە شتێکی ترە دەنا دەتوانی زۆر بە شێوازێکی باشچوون کە هەر تاکێکم کۆمەڵگایەکە لێی پرسە هەمووی دەتوانێت مەرجەکانی تەندروستی بۆ منداڵەکەی خۆیان بە خوێندکارەکەی خۆی دابین بکات. ئەمە بۆ تا شتێک باشکاکەم دواتر لەسەر هەڵوێستان بۆ بەرامبەر بە پێنەدانی موچەی مامۆستان چووکە مامۆستانی ناڕازی شوانش بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە دەڵێن ئێمەش یەکەم ڕۆژی ساڵی نوێ خوێندن دەکەین بە سەرەتای دەربڕین ناڕزایەتی و گردبوونەوە خۆپشاندانەکە. ئەمە دواتر باسی ئەوە دەکەم، بەڵام هەمە دەوێت جارێک لەسەر بابەتی ئۆنلاین و بە ئەلیکترۆنیکردن بڕۆم. ئێوە ئەو یاداشتەی خۆتان یاوەتە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێرکو ئێستا وەڵام هیچ وەڵامێکتان بەدەست گەشتووە؟ لەو کاتێکەوە یاداشتە دراوەتە وەزارەتی پەروەردراوەتە پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی فەرمی وەڵامێکی ڕسمی نەدراوەتەوە. ئایا وەزارەتی پەروەردە ئامادەی دەست بەناو خوێندم کاتەوە چاوەڕێی ئەو وەڵامین ئەگەر چاوەڕێی بنگە هەر وەڵامی نەبوو ئێمە ناچارین هەڵوێستمان بخەینە پاڵ هەڵوێستی سەرجەم خوێندکاران و سەرجەم مامۆستایان ناو ناوەندەکانی خوێندن. باش کاکێوان بابەتێکی دیکە باسی بکەم لەسەر دوو بابەتە. یەک وەزارەتی پەروەردە خۆی دەسەڵاتی داوەتە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بۆ وەزارەتەکەی لەو شوێنانەی کە گوندەکان خوێندکاری زۆری تێدان نییە و هەلومەرجیان کوونچاوە بە پێی ڕێنمایەتە دروستیەکان دەست بکرێتەوە بە ساڵی نوێ خوێندن لە ناو پۆلدا ئەوان. بەڵام پرسیارەکە ئەوەیە لە شوێنێکی وەکو ڕانیە کە ئێوە دانیشتون تیایدا ئێستا زۆر جار هەیە خوێندکارەکان لە ناو بەتابەتی لە ناو گوندەکان قۆناغی 1 تا 6 تێدایە، دەگمەنە 7 و 8 و 9 لە ناو گوندێکە هەبێت. ئەوە ئامادەیی نازانم من نەمبینیوە لە هیچ گوندێکی کوردستانە ئامادەی هەبێ. ئەو خوێندکارەی کە لە گوندێکە کە ئینتەرنێتی نییە و لە خوێندرگایکی ئامادەیە ئەو چی بکات؟ یاخود بە دیوێکی گەیە پرسیارەکە لە کارەبا خۆمان دەزانین وەزعی کارەبا چۆنە بە تایبەتی لە وەرزی زستاندا. ئەگەر پێت تو ئەو کەسە کارەبای نەبێ بۆ ئینتەرنێت بێ بۆ لاپتۆپەکەی نازانم لاپتۆپی بێ بۆ کۆمپیوتەرەکەی بێ چۆن بتوانێت سعی بکات؟ ئەمانەتان نەوتوە بە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەم بڕیارانەی پێدا بچنەوە؟ بێگومان گەر بێت و ناوچەیەکی وەکو دەڤەری ڕاپەڕین سیرکەی دەبینین ئێمە زیاد لە 53 خوێندنگای بنەڕەتیمان لە گوندەکان هەیە. 53 خوێندنگا لەم 53 خوێندنگای ژمارەی خوێندکارانمان 2208 خوێندکارە لە 154 خوێندکاری ئامادەیمان لە گوندەکان هەیە ئەسڵن هەن ئینتەرنێتیشی نییە. ئێمە لەگەڵ لیژنەی پەروەردە بۆ خۆم ئەمیشە لە تەماسدا ومە لەگەڵ لیژنەکەیاندا تەنانەت پەیوەندیمان کردووە ئایا و کارتیا ئەمەی کە ڕوون بووە لیژنەی پەروەردە لە ڕووی زانستیەوە لەگەڵ ئەم بابەتە نییە و لە ڕووی ئەوە شۆڕەتی کردوێتەوە
بەڵام خۆتە زانی وەزارەت یان ئەنجومەنی وەزیران سە زۆر قەرار دەردەکات ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە پەرلەمان بە شێوازێکی یاسایی بۆی دەرکا تونند و تۆڵ بێت مەسەلەی کە خۆشت باسی دەکەیت ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە گوندەکان کارەبایەکی بەو شێوەی نییە تۆ بتوانی بۆ نمونە لە شارەکانیش تەنانەت 24 کاتژمێر کارەبای بە تایبەتی لە وەرزی زستان پێدانی کارەبا کەم دەبێتەوە تۆ لەو کاتیدا کە خوێندکارەکەت کارەبای نەبوو شتێکی نەبوو چۆن بتوانێت بەشداری خوێندنی ئۆنلاین بکە ئەمە بڕیارێکە یعنی هیچ سەرکەوتویش تێدا نابینی مەسەلەی کە دەسەڵات دراوەتە بەرەبەرایەتی گشتی پەروەردەکان خۆیان بڕیار بدەن تا ئێستا من ئەوەندەی تا ئێستا کە قسەی تێدا دەکەین لە بەرەبەرایەتی پەروەردەی ڕێنە تا ئێستا بڕیارێکی ئەوانە دراوە کە لە ناوچە گوندنشینەکان لادێنشینەکان دەست بەدەوامی خوێندن بکەنەوە وەکو ئاماژەم پێدا 53 خوێندنگامان لە لادێنشینەکان هەیە لەدا بەس لە سنووری بەرەبەرایەتی پەروەردەی ڕانیە بێ لە پشتە بێ لە شوێنەکانی تریش ئەم هەموو ژمارەی خوێنکارە تۆ بڵێ خوێندنی ئەلکترۆنیۆڵ لە درێکان ئینتەرنێتی نەبێ و کارەبای نەبێ و چۆن دەتوانێت خوێندنی ئەلکترۆنی سەرکەوت بکات دوای ئەوە تۆ مامۆستایەک گەر نەتوانێت لە پۆلەکەی خوێنکارێکی بنەڕەتی خۆی پەروەردە و فێرکردنە ئەمە سەرەتا لە ئەگەر دیقەت بدەین لە قۆناغەکانی بنەڕەتی هەمیشە پەروەردە لە سەردەم ناوەندەکانی خوێن پەروەردە لە پێشەوەیە تۆ بە خوێندنی ئۆنلاین چۆن دەتوانێت کارێک پەروەردە بکەیت چۆن دەتوانێت ڕای بێنی چۆن دەتوانێت پەروەردەیەکی کە بۆ ئایندەی خۆی بۆ ژیانی داهاتووی خۆی سوود لە خوێندن وەربگرێت خوێندنی ئۆنلاینی مەخۆ نەگەیشتنە وڵاتێکی پێشکەوتوو کە بتوانین هەموو ئامێرەکانمان بەردەست بێت و بتوانین مامۆستاوەگەی لە بەرامبەرت بە لە ماڵەکەت بێ پرۆسە خوێندنی ئۆنلاین بۆ بەڕێوە بەرێ لە لادێنشینەکان ئەسڵەن لە دە لادێش ئێستا هەر ئەسڵەن شەبەکەی ئینتەرنێتیش نییە تۆ چۆن دەتوانی خوێندنی ئۆنلاین بەسەم خەڵکەدا بچەسپێنی و سەرکەوتوو بێ باشە کاکێوان ئەوەیە کۆمەڵێک دیوی دیکەی لە پشتەوەیە ببوورە کاکێوان بابەتەکە ئەوەیە ئێستا ینی ئەمە ڕێکخراوە خوێنکاریەکان بەشی زۆرتان ناڕازین یەکێتی مامۆستایانیش دەڵێ ئێمەش ناڕازین و ئەوە داوا دەکەن ئەوان سێ ڕۆژ بێت خوێندن زۆربەی پسپۆرەکانی پەروەردەی دەڵێن ئەم بابەتە بابەتێکی هەڵەیە ئەی وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستان لەم وڵاتە ناژین ئێوە قسەتا لەگەڵان نەکردوون داڵێنم هەموو ناڕازایەتی و ئەم هەموو خەڵکە کە دەڵێن ئێمە ناڕازین و کەسە پسپۆرە پەروەردەیە و ئەم مامۆستا و ئەم خوێنکارانە بۆ گوێڕان ناگرن گرفتەکە لەکوێیە دەزانی چۆنە کاکە ڕێبینجان ئێمە خۆتان نەزانن لە وڵاتێکدا دەژین وەزارەتی پەروەردە ئەگەر هاتبا سەرخەت و لەو ڕۆژەیەوە کە لە 25 دوی ساڵی پارەوە ناوەندەکانی خوێندن داخراوە لەو ڕۆژەیە کە ئیمتحانەکە تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی دواکەوتۆ ڕۆژێ بە شێوازێک تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیکی ڕوونی نەبووە بۆی کە بتوانێت باوەڕ بە من و تۆ بەرامبەر و بەرەخراوەکانی مامۆستایان و خوێنکارەکان بێنێ کە من بەڵێ بۆیە پرۆسی پەروەردە دەست پێ ناکەمەوە لە بەرەوەی ڤایرۆسەکە خەتەر ناکە تا ئێستاش لە ناو هەرێمی کوردستان ڕوئیایەکە لای خەڵکێکەوە کە دەڵێ ڤایرۆسی کۆرۆنا هەربۆنی نییە ئەگەر دیقەت بدەیت خەڵکێکی کە لەوانێ وا بڵێ وەزارەتی پەروەردە تا ئێستا نەهاتووە بێ ڕوونکردنەوەیەک بداین نازانم وەزارەتی ینی ئێمە ڕێکخراوەکان هەست بە شتەکان دەکەین بەس نازانم وەزارەتی پەروەردە دەڵێ لۆکەی لە گوێ خۆی ناوە نابێت بێتە سەرخەت نابێت بێتە سەر شاشەکانیان بێ لە ناو مەیدانی شوێنەکان بەسەرکاتەوە تاوەکو ئێستا وەزارەتی پەروەردەیەک نەهاتووە دوو شوێن بەسەرکاتەوە بە چای خۆی بینەبزانە ئایا خوێندنی ئۆنلاین سەرکەوت لەوانەیە وەزیری پەروەردە کە بڕیارێک دەردەکات لە ماڵەکەی خۆی دانیشتووە لە پشت لاپتۆپەکەی خۆی دانیشتووە هەموو پێداویستەکانی پەروەردە و خوێندنی بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی بۆ ماڵ و منداڵەکەی خۆی دابین کردووە گرفتی نییە منیش دەتوانم بۆ نمونە لەگەڵ وەزیری پەروەردە لە ماڵەکەی خۆم دانیشتم هەموو سایلەکانی گەیاندن و ڕاگەیاندن مەزبوطە بەڵە قەرار دەم خوێندنی ئۆنلاین دەست پێ بکرێ و سەرکەوتوش دەبێت ئێمە لە هەرێمی کوردستاندا دەژین یعنی ئەمە ئەم قەرارەی کە خوێندنی ئۆنلاینە لەوانەیە بەشێشی ئێستا لە هەر خەڵکێک بپرسی لە وڵاتی کە دەژی لەو هەرێمە دەژی دەزانێت هۆکارەکەی چییە بۆ خوێندن دەست پێ ناکاتەوە ئێمە هۆکارێکی ینی سیاسی دەبینم لە پشتەوە ئەم خۆ باشە تۆ دەی خوێن کارانی پۆلی یەک تاسەی بنەڕەتی دەنێری ناوەندەکانی خوێندن خۆ خوێنکارانە لە ڕووی پارێزبەندی و لە ڕۆیەوە من لەوانێ نەشزانێ ڤایرۆسەکەش چیەگە بۆی ڕوون نەکەیەوە تۆ خوێنکاری پۆلی 12 دنێری خوێنکارەکانی کە بۆ نانێری یان یەکێتی مامۆستایانیش هەمان شت ناڕازیە دەڵێ خوێندن سێ ڕۆژ بێ بەڕێی من تۆ گە دەستت بە خوێندن کردەوە 3 ڕۆژ بینێری و 4 ڕۆژ بینێری هەر ئەوەیە دەتوانی ئەو پاڵەپەستۆی لەسەر هۆڵەکانی خوێندن هەیە کەمی کەیتەوە وەزیری پەروەردە وەرە پلانێک دابنێ وەرە شایستەدارایەکانی مامۆستا بدە وەرە
سەردانی مەیدانی بۆ شوێنانە بکە کە دەزانی کە دەڵێ خوێنی وڵای وەرە سەردانی ئەو شوێنان بکە ئینتەرنێتی نییە اینجا قەرار بدە. مامۆستانی ناڕازیش بەیاننامەیەکیان دەرکردووە ئەمە بەشێکی بەیاننامەکەت بۆ بخوێنمەوە. خۆیان دەڵێن حکوومەتی عەرەبی کوردستان هەموو گرفتەکانی فرامۆش کردووە بە تایبەتی پەروەردە و خوێندن. گرفتەکانی پەروەردە و خوێندنیان بە تەواوی فرامۆش کردووە. بۆ هۆیشەوە پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان لە داروخانی تەواوەتی نزیک بووەتەوە. هاوڕای لەگەڵیان کە پرۆسەی پەروەردە و خوێندن لە داروخانی تەواوەتی نزیک بووەتەوە بە تایبەتی لە ساڵی 2014ەوە بە بیانووی جیاواز شەڕی داعش لەزان قەیرانی دارایی ئەمانە هیچ ساڵێکی خوێندن نەبووە بە ساڵێکی خوێندنی یاسایی تێپەڕێت. نەوەیەک پەروەردە ناکرێت کە هیچ لە پەروەردە و زانست نازانن ئەگەر بەم شێوە بارودۆخەکە بەردەوام بێت. خۆی ئەو بەیاننامەی کە مامۆستایانی ناڕازی دەریان کردووە دووسێ خاڵی تێدا دەکرێت مەقسەدێن بەڵام کە دەڵە پرۆسەی پەروەردن بەرەو داروخان ڕۆیوە پرۆسەی پەروەردەی خوێندن بێگومان ینی تۆ گەسەیرکەی لە ساڵی 2014 و دوای بایکۆتی مامۆستایان و وەرزێک وەستانی خوێندن و پار بە هەماشەوە تاوەکو ئێستا نەتواندراوە ساڵێکی کامل و متەکەمیل بەبێ کێشە لە 2014 تا دەگەین ئەم ئێستاکەتیدا دەژین پرۆسەی پەروەردەی خوێندن بەبێ دابڕان بەبێ هیچ شتێک دەست پێ بکاتەوە. یعنی تۆ ئەمە نەتوانیوە ئەو پەیامەی هێتە ئەو مەفهومە هێتە ئەو زانستی کاتە بیگەێنی بە خوێندکار. تۆ خوێندکارێک پەروەردە دەکەی تۆ دەینێری بۆ دەیکەی بە دکتۆرێک دەیکەی بە مامۆستایەک دەیکەی بە شتێک کە هیچی پێ نەبێکەواتە تۆ پرۆسێشی پەروەردەی لاواز و داروخاوەتە بووە لە ئەنجامدا دەبینی دەرئەنجامەکەی ئێمە لەوەی ئێستا هەستی پێ نەکەین کە پرۆسی پەروەردە و بەڵام دە 12 ساڵی تر 8 ساڵی تر 7 ساڵی تر دەیبینینەوە پرۆسی پەروەردە و خوێندن لە ئێستا دەکات چۆن بەرە و خوێندکارانی بەرە و شوێنێک بردوکە ینی داهاتوەکەی خراپ بەجێ دێڵێ ینی کاردانەوەی خراپ بەجێ لەسەر بابەتی موچەی مامۆستانی ناڕازی هەر لە بەیاننامەکەیاندا دەڵێن ڕۆژی یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن دەبێتە ڕۆژی دەربڕینی ناڕەزایەتیمان ئێمە وەگرتبوونەوە خۆپشاندان ئەنجام دەدەین و ناچینەوە ناو ناوەندەکانی خوێندن. ئێوە پشتگیری مامۆستایان دەکەن لەگەڵ دواخوازی و داواکاریەکانی مامۆستایان وەکو ڕێکخراوە خوێندکاریەکان؟ بێگومان ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەر لە سەرەتایی کە ساڵانی پێشتریش کە بایکۆتی مامۆستایان هەبوو بەیاننامە بە هاتنە سەرجادە لەگەڵ مامۆستایان بە پشتیوانیکردنی مامۆستایان لەگەڵ داواکانی مامۆستایانی تۆ کاتێک کە مامۆستا لە پۆل نەبێ خوێندکار هەر لە پۆل بێ هیچ مانایەکی نابێت یا خوێندکار لە هۆڵەکانی خوێندن مامۆستای لەبێ هیچ مانایەکی نابێت. خوێندکار و مامۆستا تەواوکەری یەکترین لە هەر ناوەندێکی خوێندن لە هەر وڵاتێک بێ. بۆیە ئێمە بۆمە بەسە پشتگیری تەواوی داوا و مافەڕەواکانی مامۆستایان دەکەین. ینی بۆی مامۆستایانش کاکە مامۆستاش هەیە لە وڵاتیدا دەژی مامۆستا هێتاوەکو ئێستا بژێوی ژیانی لەسەر موچەک تۆ گەر موچەی نەدەیت بژێوی ژیانی دابین نەکەی ئەو مامۆستا چۆن بێت منداڵ خوێندکارەکەت بۆ پەروەردە بکە چ پەروەردەیەک دەردەچێنی بەداخەوێنی وەزیری پەروەردە تۆ وەرە شایستەکانی بدە اینجا داوای دەوامی لێ بکە تۆ هیچی نادەیتێ تەنانەت ئەو مامۆستای کە پێویستی بە لەوانەیە مامۆستا هەیە ئامێری ئەلکترۆنی بەکارنێنێ نەیبێت توانای نییە ئەین تۆ دەبێ بۆی دابیم کە ئینجا ببینێری هۆڵەکانی خوێندن. باش کاکێوان هەڵوێستان لەسەر خوێندنگا و پەیمانگە ناحکومیەکان ساڵی ڕابردوو بینیمان لەگەڵ ئەوەی یەک کۆسی تەواو خوێندن نەخوێنرا بەڵام وەزارەتی پەروەردە تەنها لە سەدادەی کرێ خوێندنی داشکاند. ئەو لە سەدادەیەش هەندێک لە خوێندنگاکان پێی پابەت نەبوون هەندێکی دیکان خۆیان لەبەر ئۆفەری خۆیان لە ڕابردوودا داشکاندنیان کردبووتیان لەبەرەوەی داشکاندنمان کردو داشکاندنی دیکە ناکەین. ئێوە هەڵوێستان چیانی ئەگەر بێت و بەم شێوەیە ئەپرۆسی پەروەردە دواکەوێ ئەلکترۆنی ئۆنلاین بێت داوەتان کردووە خوێندنگا ناحکومیەکان کرێی لەگەڵ پەیمانگاکان و زانکۆکان کرێی خوێندنیان کە بکەنەوە؟ بێگومان ئەمە هەڵوێستمان هەبووە و ساڵی ڕابردووش لە دەبەرەکەی مەرجمەم شێوەیە هەبووە ڕاستە خۆ پەیوەندیمان لەگەڵ پەروەردە کردووە لەگەڵ پەروەردەی سلێمانی تەماسمان هەبووە کە بەداخەوە تەنها کەمێک لێرە پابەند نەبوون ئەویش بۆی هەوڵەکانمان لەگەڵان توانیمانوانیش پابەند کەین بەو سەدادەی داشکاندنە. بێگومان ئێمە هەڵوێستمان هەبووە لە بەیاننامەکەش بەڕوونی دیارە داوای کەمکردنەوەی خوێندن نرخی خوێندن دەکەین لە زانکۆ پەیمانگا تایبەتەکان تو کە بەتەوێت کە خوێندن ئۆنلاین بێ و خوێندکار ناوناوەندەکانی خوێندندا نەبێ و تۆ خەرجیشت بەو شێوەی نەکەواتە تۆ دەبێ باری سەرشانی خوێندکارەکە سوکترکەی بۆی بتوانێت لەو قەیرانە داراییەدا بخوێنێ. ئێمە خۆشبەختانە لە سنوورەکەی خۆمان هەوڵێکی باشمان داوە بەدەر لە قەیران و بەدەر لە خوێندنی ئۆنلاینیش
توانیمانە تا ڕادێشی باش کری خوێندن لە دەڤەری ڕاپەڕین کەم بکەینەوە تەنانەت بە شایدی زۆربەی شوێنەکان و توانە خوێندن لای ئێوە زۆر هەرزان بۆ نازانام تەنانەت داوایان کردووە کە گران بکرێ بەڵام ئەوان تەماسمان لەگەڵیان هەبووکە بتوانن بۆی زۆرترین خوێندکار سوودمەند بێ هیواخوازیشین سەرجەم زانکۆپی مانگاکانی تایبەتن کری خوێندن کەم بکەنەوە ڕەچاوی بار و دۆخی ئابوور و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن لە چ دۆخێکدان ناشکرێتەوە بارێکی قورسی بخەیە سەرشان. کاکێوان ئێوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕێکخراوێکی خوێندکاری ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر ئێستا بینەران گویان لەم گفتوگۆی من و تۆ بێت دەڵێن ئەوانیش وەکو لایەنێکی ناڕازی هەر ناڕازین لە بابەتەکە ئەی ئێوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتتان هەیە چەندین بەڕێوەبەری گشتیتانە ناو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە وەزیری خوێندنی باڵا لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێوە پەیوەندیتان بەوانەوە نەکردووە لە ڕێی ئۆرگانە حیزبیەکانی خۆتانەوە بڵێن ئەم بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیدات بڕیاری هەڵەن بێگومان لەو ڕۆژەیەوەکە پرۆسەیە کە چەسپاوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا پرۆسی ئۆنلاین لە گفتوگۆ داوین بە بەردەوامی لەگەڵ ئەمە لە ڕێی سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە بە بەیاداشت و بەیان نامە سەری خۆمان ئاگادار کردوێتەوە کە ئەم بڕیارانە هەڵەن دەنگی ناڕازایی شەقام دەجوڵێنێ داواکاری خەڵک پێویستە لە پێش هەموو بەرژەوەندەکانمانەوە بێ و بە تایبەتی لەگەڵ فدراسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان تەنانەت دوێنێش کە پەیوەندیمان گرتووە لەگەڵیان داوامان کردووە ینی بەو هەڵوێستەی فدراسیۆنی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم پرۆسەیەدا نەبووە دەستپێکردنەوەی خوێندن بە ئۆنلاین وەنە لە ڕووی زانستیشەوە لەگەڵی وەنە لە ڕووی کۆمەڵاتیشە تۆ دەی خوێندن دەسەسپێنی تۆ ناتوانانی ئاسێکی پەروەردەی پێشکەشکەی ئەمە لە ڕووی دەڕووی زانست ناتوانانی زانستەکەەوە خۆی پەخشکەی ئێمە لایانی سەری خۆمان ئاگادار کردوێتەوە و بێگومان ئەوانیش هەڵوێستیان هەیە دەبێت لە سەرم بابەتە دڵنیابن لەوەی پرۆسەی خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان سەرکەوتو نابێت بەم شێوەیە. جگە لەوەش بۆ زیاتر بۆ قسەکانی تۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆرگانێکە لە ناو ئۆرگان و بە ڕێکخراوەکانی هەیە بۆ ئەوە دروستی کردووە کە ئەگەر بڕیارێکی هەڵە لە هەر لاوەندێک و لە هەر شوێنێک بدرێت بەرگری لە مافی خەڵک بکەن بەرگری لە چین و توێژە جیاوازەکان بکەن ئێستا کە ئەم بڕیارێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی ینی ئەرکی ئێوە و ئەرکی نوێنەرانی مامۆستایانە کە بابەتەکە بڵێن ئەمە گرفتە ئەمە چونکە تەجروبەمانە بۆ پێشتر لەگەڵیان ئەمان توانیوە سەرکەوتوو بین لەبەرەوە ڕاوبۆچوونی ئازاد ناوێشێتیە دڵنیام ئەو بابەتانتان لێوەرەگیرە ئەی کۆنتاکتان لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان ئێستا زانین وەزیری پەروەردە لە پارتی دیموکراتی کوردستانەوە بریکارەکەشی لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام بەڕێوەبەری گشتیتان خۆ لە ناو وەزارەتی پەروەردەیە هەیە ئەم بڕیارانە بەشێکی لە ناو ئەنجومەنی وەزارەتی پەروەردە دەدرێت کە بەڕێوەبەری گشتیتان هەیە پەیوەندیتان لەگەڵ ئەواندا هەیە هەڵوێستی ئەوان چییە؟ بێگومان بەشێک لە بەڕێوەبەرە گشتەکان ڕاستە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و کە لە ناو وەزارەتی پەروەردەدان خۆتان دەزان هەر بڕیارێک کە دەدرێ وەزارەتی پەروەردەیان هەر شوێنەکە دەیدرێ فەرزیشی زۆر جار بڕیارەکان بە فەرز دەردەچێت ناگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزارەتی پەروەردە ئەگەر دیخەت بدەین کۆمەڵک بڕیار هەیە ڕاستە خۆ دەدرێ و ئەوانەی کە لە ناو تیمی یەکێتیشن لە وەزارەتی پەروەردە بە پەنجەی دەست دەژمێردرێن زۆر جار هەڵوێستیان هەڵوێستی جوان بوو هەڵوێستیشیان هەڵوێستی ئێمەوانان بووە کە دژی پرۆسەکان بەڵام خۆ دەزانی لە هەر ئەنجومەنێکدا بڕیاری زۆری نەکە سەپێنرا ئەوانیش هەڵوێستیان نەبووە بەڵام بەڕاستی داوای هەڵوێستی جددیتر تۆنتوریان لێ دەکەین چونکە بە جددی ناکرێ بکەونە ژێرباری ئەم جۆرە بڕیارانە لە دوجاردا باجەکەی دەیبینین هەمومان بێکەوە باجەکەی دێن ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێکخراوانێک کە داناو بە جەنابەت کامەر بۆ داکۆچکردن لە مافی خوێندکاران بۆ داکۆچکردن لە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە بە هەموو شێوەیەک بە هەموو تاقە و توانایەک تا ئەو شوێنەی کە ئێمە پێویست بکە لەگەڵ داوە و مافەکانی خوێندکاران دەبین وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە پشتیان دەبین ئەگەر پێویستکە بە بایکۆت بێ بە گرتبوونەوە بێ بمانگرتن بێ بە هەر شتێک پێویست بێ ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەگەڵ داواکانی خوێندکارانی ناکرێت پرۆسەی خوێندن چیتر پاکی پێ وەکو وەزارەتی خوێندنی باڵاش خۆ دەزانی لە بەشێک لە زانکۆکان دەست بە پرۆسەی خوێندن کراوەتەوە بە تایبەتی لەم چەند هەفتەی کە دێ لە پێشمانە پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە بەشێکی ناو کەمپیوتەر بەشێکی بە شێوەی ئۆنلاینە وا چاوەڕوان دەکرێت لە وەزارەتی خوێندنی باڵا خوێندن بە شێوازێک دەست پێ بکاتەوە بە تایبەتی ماوەیەگەدارین
خەریکە بەشە ناوخۆیەکان و کەمپیزی زانکۆکان بەڕووی خوێندکاراندا دەکرێتەوە ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکدا ئەوان بەرەو هۆڵەکانی خوێندەستنەوە هیواخوازین وەزارەتی پەروەردەش بە بڕیارەکەی دابچێتەوە و ئەم بڕیاری کە داوێتی بڕیارێکی هەڵەیە بۆ خەڵکی کوردستان دابێت. زۆر سپاس بەڕێز کێوان ڕەشید لێپرسراوی لقی ڕاپەڕینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نبوویت. لە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان هاوکارمان سەرباز محەممەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانان دەبێت. سەرباز بەیانیت باش دەمەوێت بیبەسمەوە بە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. لە تەوەریەکەی بەرنامە گفتوگۆی زۆرمان کرد لەگەڵ لێپرسراوی لقی ڕاپەڕینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەسەر خوێندنی ئۆنلاین و ئەوەشی دەبینین کە بەشی زۆری پسپۆڕانی پەروەردەی و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ئەوانیش ناڕازین دەڵێن بڕیارێکی هەڵەیە کە بە ئۆنلاین و ئەلیکترۆنی خوێندن دەست پێ بکات. ئەبدەمەوێت لەگەڵ زانیاریەکانی ڕۆژ لە هەولێرەوە باسێکی ئەوم بۆ بکەی هەڵوێستی خوێندکاران و مامۆستایان لە هەولێری پایتەخت چۆنە لەسەر دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن بە ئۆنلاین و ئەلیکترۆنی؟ ڕێبی سڵاوەتەوە لە سەرجەمبینەرانی گەلی کوردستان دیارە لە ماوەی ڕابردوو ئێمە بەر لەوەی کە بڕیاری دەستپێکردنەوەی خوێندن بدرێت ئێمە چەند جارێک لەگەڵ پسپۆرانی با بڵێ بواری خوێندن هەم لە خوێندنی باڵا هەم لە کەرتی پەروەردە قسەمان کردبوو و لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان قسەمان کردبوو ئەوان ئەو با بڵێن سەرنج و تێبینیانی کە ئەوان هەیان بوو پێیان باش نەبوو کە خوێندن بە شێوەی ئەلیکترۆنی دەست پێ بکاتەوە بەتایبەت لە کەرتی پەروەردەدا چونکە لە کەرتی پەروەردەدا هەم خوێندکار ینی ئەو توانایی نییە هەم ڕەنگە بارگرانیەکی زۆریش بخاتە سەر با بڵێن دایک و باوکان کە لە ئێستادا بەتایبەت کە قەیرانی دارایی بەردەوامی هەیە ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی قسەمان لەگەڵ هەم بەشێک لە خوێندکاران خودی خۆشیان کردووە ئەوانیش پێیان وایە کە ئەمە بارگرانیەکە بۆ سەر ئەوان و بەشێکی زۆریشان ئاشنانین بەم با بڵێن شێوازە خوێندنەوە پێیان وایە کە ئەم جۆرە خوێندنە سەرکەوتوو نابێت و هەندێکیشان پێیان وایە تەنها ئەم بڕیارە لە بەرژەوندی چەند خاوەن کۆمپانیایەکی بواری ئامێرەکانی مۆبایل و با بڵێن تۆڕەکانی پەیوەندیکردنە بەشێک لە دایک و باوکان بێگومان ئەمە قسەی ئەوان بووە کە بۆ ئێمە قسەیان کردووە. ئەمە سەبارەت بە خوێندنی ئەلیکترۆنی سەبارەت بە زانیاریەکان لە زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر بڕیارە کاتژمێر 11 ئەمڕۆ لە بەردەم وەزارەتی پشتوکاڵ خاوەن زەویەکانی ئەوانەی خاوەن زەویانی کە کەوتونەتە بەر شقامی بازنەیی 150 هەولێر دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک خۆپیشاندانیان کرد وەکردبوونەوەیان کرد و داواکاریان ئاراستەی هەم وەزارەتی شارەوانی هەم ئیدارەی پارێزگای هەولێر و هەم پەرلەمان و چەند جارێکیش کردبوونەوەیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران کردبووی کە قەرەبوو بکرێنەوە بەڵام تاوەکو ئێستا خاوەنی زەویەکانی ئەو زەویانی کە بەر 150 شاری هەولێر کەوتون تاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە بۆی ئەڕۆ بڕیاریان داوە جارێکی دیکە لە بەردەم وەزارەتی پشتوکاڵ کردبوونەوە ئەنجام بدەن بۆ پێی کە بەشێک لەو زەویانە زەوی پشتوکاڵی بوونە و داوا دەکەن کە قەرەبوو بکرێنەوە. لەلایەکی دیکەوە بەڕێبەراتی گشتی هاتوچۆی هەولێر ئاگدارێکی بڵاو کردوتەوە و داوا لە هاوڵاتیان دەکات ئەوانەی کە بۆ بەشی مۆڵەت سەردانی بەڕێبەرایەتەکەیان دەکەن لە ڕۆژی یەکشەمەی داهاتووە تا کاتژمێر 4 ئێوارە داوامیان بەردەوام دەبێت و کاتژمێر داوامەکەیان کەم کردوتەوە. ڕێبی دەمێ ئاماژە بۆش بکەم لە سنووری پارێزگای هەولێر ئەم هەفتەیە بەراورد بە هەفتەی ڕابردوو خۆشبەختانە ئامارەکان خۆشکەرم بەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانی توشبوون بە کۆڕۆنا ڕوو لە کەمبوونەوە دەکەن بە پێ و ڕاگەیاندراوەی وەزارەتی تەندروستیش کە ئەماری 24 ساعتی ڕابردووی بڵاو کردوتەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 100 هاوڵاتی لە سنووری پارێزگای هەولێر تووشی کۆڕۆنا بوون کە ئەمە بەراورد بە هەفتەی ڕابردوو ئامارەکە دەتوانین بڵێن بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە نزمبوونەوە دەڕوات و هەروە دوو حاڵەتی گیان لە دەستدانیش بەداخەوە دوێنێ دوو حاڵەتی گیان لە دەستدانیش هەبووە. بەڵێ ڕێبێ. زۆر سپاس بۆ هاوکارمان سەرباز کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمان نەبووی. سپاس بۆ زانیاریەکانت.
لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر نوێنەرایەتیکردنی چین و توێژە جیاوازەکان بە تایبەتی کرێکاران لە لێوان سندیکا و ڕێکخراوەکاندا. سندیکاکان بە فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتیان وەرگرتووەوە کۆنتاکتێکی باشیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. لەگەڵەوەشدا بە تایبەتی لە سنتەری پارێزگاکان و لە هەندێک لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان چەندین ڕێکخراوی دیکەشن کە هەمان کاری سندیکاکان دەکەن. زۆر جار ئەمە گرفتی نوێنەرایەتیکردنی ئەو چین و توێژە جیاوازانە دروست بووە. سندیکاکان گلەییان لە ڕێکخراوەکان هەیە و پێچوانەشەوە ڕێکخراوەکانیش گلەیان لە سندیکاکان هەیە و چین و توێژە جیاوازەکانیش گلەییان لە هەردووکیان هەیە لە زۆربەی کاتدا دەڵێن نوێنەرایەتیی ڕاستەقینەیان نەکردوین. و زۆربەی کاتیش ئەو تۆمەتە دەخرێتە پاڵ سندیکا و ئەو ڕێکخراوانەی کە بە فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتیان گۆڕکردووە دەڵێن لە جێگەوەی کە بەرگری لە مافی چین و توێژە جیاوازەکان و کرێکاران بکەن زیاتر وابەستەی کاری حیزبی و زیاتر وابەستەی حکوومەتن بەرگریەکی باش لە ماف و داواکاریەکانی ئێمە ناکەن. بۆ گفتوگۆکردن لەسەر چەوەری ئەم بەرنامەیە میوانداری بەڕێز کاک چالاک ڕەوفمان کردووە کە سەرۆیشی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستانە. کاک چالاک ڕۆژ باش بەخێر بن. لە دوو ڕۆژی ڕابردوودا لە 21 مانگ بۆزام لە کرێکارێک لە ناو شاری سلێمانی لە کاتی کارکردنیدا وەزم کارەبار لێیدا و گیانی لەدەستدا. هەندێک لە ڕێکخراوەکان کرێکاری هاتنە سەر خەت لەسەر ئەم بابەتە قسەیان کرد و بازم جەدەلێک دروست بوو لە نێوان ئێوە سندیکا و ڕێکخراوە کە سەرتان پرسیاری ئەوە ئەکەم بۆ مافی ئەو کرێکارە بۆ بەدەداچوون بۆ هۆکاری گیان لە دەستدانی بۆ ئەوەی کە ئایا سەلامەتی پێویست لە کاتی کارکردنیدا ڕەچاو کراوە کۆمپانیاکە سەلامەتی پێویستی بۆ دابین کردووە ئێوە کارتان کرد لەسەر ئەو بارە؟ بەڵێ سپاس بۆ جەنابێ سڵامێ بۆ بینەران سەری ڕێزیش بۆ ئەو بەرکەوتەیە دانوێنم کە جای نەدەستداوە بەنسبەت ئەو تۆری باسی کرد جەنابێ بەڵێ ئێمە بە دوواداچوونیمان بۆ کردو بۆ کێسە ئەو کرێکارە تەمەنی 22 ساڵە کرێکاری ڕۆژانەیە ئەم کرێکارە لە کۆمپانیاکانە کە ئیشەکەن ئێوە خوتانەزانن ئەم کۆمپانیا زەبەلەح و ئەوارەی کە ئیشەکەن کارەکانیان بەشەکەن ئەیدەن بە کۆمپانیای لاوەچی خۆیان ناتوانن ئەم کرێکارانە بێنن کرێکاری ڕۆژانە بیخەنە سەر ئیش بۆیە یان کۆمپانیای لاوەچی بانگێشەکەنە پرۆژەکانیانەوە کۆمپانیانە ڕۆژانە کرێکاریان بۆ بن کرێکارەیە ئەمڕۆ ئیشان بۆکە بەیانی نایکا کرێکارەیە هەفتەیەکیشان بۆکە 5 ڕۆژیشان بۆکە ئەم کرێکاری ڕۆژانەنان کێشانیان هەیە کە لەم پرۆژەیە ئیشی کردووە. کاک چالاک گەڕێنەوە بۆ گفتوگۆ لەسەر بابەتەکە بڕگەیەکمان ئامادەیە بڕگەی دیگە با بینێرەوە بڕگە بین و دواتە دەگەڕێنەوە بە تاواکردنی گفتوگۆکەمان.
کاچالە قسەما لەسەر بەدۆدا چوونتان بۆ ئەو کەیسی ئەو کرێکارێ و بەدۆدا چوتان بۆ کردووە ئەو کاری گیان لە دەستدانەکەی چی بووە؟ بەڵێ ئێمە بەدواداچوونی فەلیمان بۆ کردووە وەکو باسم کردەوە کرێکارە تەمەنی 20 ساڵە و خەڵکی بەکرەجوێیە ئاواڵی لای بەکرەجوێیە ئەم کرێکارە کرێکاری ڕۆژانەی ئیشی کردووە و لە کۆمپانیای لاوەچی چۆتە ئەو پرۆژەیەوان لە ڕێی کۆمپانیا لاوەچەکانەوە پیانەڵەن کرێکاری ڕۆژانە ئەم کرێکاری ڕۆژانە لەوەتەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە لە ساڵی 92 تاکو ئێستا ئێمەی سندیکای کرێکاران و هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە لە بواری داکۆچکردن لە مافی کرێکاران ئیشەکەن هەمومان پرۆژەی جۆرا جۆرماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆی چارەسەرێکی گونجاو بۆم کرێکاری ڕۆژانانە بدۆزینەوە بۆی دەستەبەر شمولیان بکە ئەو مافوی امتیازانی کە کرێکاری تر لە کەرتی گشتی ئیژەکە شمولیانیش کا بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئێمە بینین کرێکاری ڕۆژانە دەستەبەر نایانگرێتەوە هیچ مافوی امتیازێک نایانگرێتەوە و هەموو ئەوانن کە جەنا بە دیایەکی چکەیە پرۆژی چکەیە کەسی چکەیە لە هۆکاریان لە دەستدانەکەی چی بوو؟ هۆکاری جان لە دەستدانەکەی نەبوونی سێفتی سەلامی بوو کە لەو پرۆژیان نەبووە بەڕاستی بەرزی شوێنەکە 8 مەتر بووە لەسەر ئەسکەرێکیشی کردووە ئەمە خۆی نەبەستوێتەوە کڵاوی لە سەلامەتی سەرا نەبووە دەستکێشی نەبووە خۆی ئەم کەسانی کە لەم پرۆژانەوە نزیکن ئەم پرۆژانی کە لە کارەبا و تاوەرەکانەوە نزیکن بەنمونە ئیستا گەر کەسێک ماڵەکەی خۆی بڕوخێنە و دروستی کاتەوە بە دەرگاکی کارەبا هەبێ هەتا نەچێ ئەو کارەبایە تەخلیف نەکە شارەوانی حکومت ڕێگای پێ نادا کە ئیشەکەی بکە ئێمە نازانین تێ ناگەین بۆچی مۆڵەت دراوە بەم پرۆژەیە لەبەردەمی ئەم کارەبایە کە بە دوواداچوونە نەکردو ینی بۆ ئیجراتیان لەگەڵ نەکردو کابێم کارەبای قانونن وایە ئێمە نین کە کردووە لیژنەیەک لەسەر ئەو بابەتە پێک بهێنرێت ئەمە ڕۆحی کەسێکە کەسێک گیانی لە دەستداوە هەم کۆمپانیاکە بە ئەوەی غەرامە بکرێ و لە هەمان کاتیشدا ئەو لایەنە پەیوەندیدارانی لە حکوومەت مۆڵەتیان داوە بەکارکردن بۆ ئەو کەسە بەو شێوە بۆی جارێکی دیکە کەیسێکی لەو شێوە دووبارە نەبێتەوە و قەرەبووی کەسوکاری ئەم کرێکارە بکرێتەوە خۆی لە حقیقەتە ئێمە گفتوگۆمان لەسەر ئەمە زۆر کردو داواکاریشمان زۆر بوو ئەم کەیسە مەسلەی دووبارە نەبوونەوەی ئەم کێشەیە ئەم کەیسە نییە لە دنیا بڵێ دووبارە نەبێتەوە دووبارە بێتەوە سەبەبەکەشی حکوومەتە وەکو باسم کرد لە سەرتایە کە مۆڵەتی داوام پرۆژەیە ئەبێ پێی بڵێ ئەو کرێکارانی بانیانەکەی بێ سێفتی سەلامیان هەبێ و بە گرێبەستی کار لەگەڵ کۆمپانیا لاوەچەکان بکەی و هەموو ئەو ئیجراتانی کە هەیە ئەبێ بیکات وەکو نمونەی باسم کرد کارەباکەی بۆیە دفن کردێ ئەمە خاڵیەک خاڵی دووەیە کە جنابەت باس کرد بەڵێ ئێمە لیژنەی جۆرا و جۆرمان هەیە سندیکای کرێکاران و بە خۆشحاڵیەوە لیژنەیەکی هاوبەشمانەیە جەنابی قایمقامی سلەیمانی ئەم لیژنەی 2 ساڵە بۆ تەفعیلکردنەوە بەردەوامی ئێمە ئەگەڕین لەسەر شوێنکارەکان بە دوای ئەو شوێنانەیە کە سێفتی و سەلامیان یانی هەر پرۆژەیەک سێفتی و سەلامی بۆ کرێکارەکە دابین نەکرد بە سەلامەتی جانی پارێزراو نەبێ ئەو کۆمپانیا جاری یەکەم ئینجارە کرێ جاری دووەم غەرامەیەکی قورسەکرێ جاری سێم پرۆژەکەی ڕاگیرێ ینی بەڵام ئەم لیژنەیە لیژنەی یەک لیژنەیە ئەم لیژنەیە هاوبەشە و برادرانی تەندروستی سلەیمانی تایە نوێنەرایەتی بەکارخستنی تایە نوێنەرایەتی بەشی ئاسایش سلەیمانی تایە کە ئەوە بۆ ئەو کرێکارانان کە بیانینێن و ئێنە ئەبێ ئەمنێتیان تەواو بێ ینی هەمویان ئیجراعاتی یاسایان بۆ کرابێ و نوێنەرایەتی ئێمەتیە کە ئەم لیژنەیە ئەگەر ڕێ بە بەردەوامی بەیانی سعات هەشت ئەم لیژنەیە لە قایمقامی سلەیمانی و دەرەچێت هەتا عەسر و هەتاکو جانی وایە ئێوارش ئەگەڕن بە شوێن کارەکانە بەڵام ئەم لیژنەیە کیفایەتی یەک لیژنە کیفایەتی هەموو ئەم پرۆژانە ناکە لە سلەیمانی و بەسپاسیشەوە ئەم بودجەی لەسەر قایمقامی سلەیمانی خۆتان چیتان کردەوە سندیکا بۆ ئێمە ئێستا ئەگەر بە ڕوونی پێم بڵێ خۆت ڕوونت کردەوە کە ئەمە گرفت لە هەم سەلامەتی پێویست نەگیراوەتە بەر لایەن کۆمپانیاکە لە هەمان کاتیشدا لایەنی پەیوەندیدا لە حکوومەتی ئێرە مۆڵەتیان پێداون و ئەو گرفتیان هەبووە هەرچەندە ینی قەرەبووەکە ناکاتەوە بە گیان و ڕۆحی ئەو کرێکارە بەڵام چیتان کردو بۆی قەرەبووی و کرێکارە بکرێتەوە کۆمپانیاکە بۆ نەقەرەبیە گودا بە خێزانەکەی لانی پەیوەندیدار ئەوەی کە کەم تەرخەم بۆ سزای بدات ئەمانە دوولایەنەیە لایەنێکیان ئەوەیە کە کەس و کاری جان لە دەستدراوەکە ئەبێ سکاڵای یاسایی تۆمارکردن لە ڕێی دادگاوە بە نوێنەرایەتی ئێمە سندیکا خۆ نوێنەرایەتی ئەو کرێکارە بەڵێ ئەمە ئیجازە بدەی ڕوونیەکەمەوە دوو حاڵەتی هیچانەوەیە کە کەسوکاری بەرکەوتەکە ئەبێ سکاڵا تۆمارکەن و ئێمە دوو پارێزەرمانەیە پارێزەرەکانە خینە خزمەتیانەوە بەبێ بەرامبەر شوێن
کێسەکەکەون هەتا بە ئەنجامێگەێنن حاڵەتی تریانەوەیە کە ئێمە ئەگەر ئەوانیش نیکەن کرێکارێ بیانە جیان لە دەستداوە ئێمە لە ڕێی دادگاوە سکاڵای یاساییمان لەسەر ئەو پرۆژە و کۆمپانیای تۆمار کردووە بە دوواداچوونمان بۆ کردووە بەدەیان کێس و بەدەیان کێشمان لایە کە گیانمانتە ئەنجام ئەمانە کرێکاری بیانیش بوون ئێستا لەسەر ئەم کەیسە ئێوە سکاڵا تۆمارەکان لەسەر کۆمپانیاکە و لایەنی پەیوەندیدا لە ئێمە چاوەڕێی یەکلایی بوونەوەی ئەنجامی لیژنەکانەکەین چکە ئەمە دوێنێ پێرێم کارە ساتە ڕوویداوە نەتیجەی توبعادی وەرگیرێتەوە و لیژنەها بەشەکانمان کە سێ لیژنە چوونەتە ئەو شوێنکارە کەشفیان بۆ کردووە و ئیجراعاتی قانونی خۆیانەکەن چاوەڕێی لیژنەکانەکەین لیژنەکان وەڵامان بدەنەوە بۆ معلوماتی جەنابیشێ سێ لیژنە چۆتە ئەوێ هەر سێ لیژنەکە دوانیانی ئێمە ینی هیچانەوەیە کە لەگەڵ نوێنەرایەتی قایمقامەت و هاوبەشەکانە کە ئاچین ئەوە ئێمەین کە هەموو ڕێوشوێنە یاسایی و قانونەکانیان فێرەکەین بۆ مەسلەی سەلامەتی پیشەیی و هیچ شکایانەوەیە کە ئێمە لیژنەی هاوبەشمانەیە لەگە بەڕێبەتی دەستەبەری کۆمەڵایەتیانی ئەمانە بۆ معلوماتی جناب و بینەرانیش ئێمە کادری ئەساسی زۆر باشمانەیە لەم لیژنانە ئیشەکەن لە ئاستیان لە ئاستی باڵایە شارزایکی باشیان لە یاساکان هەیە لیژنەی دووەممانەوەی کە دایرەی بەڕێبەتی دەستەبەری کۆمەڵاتی ئەچێتە شوێن کارەکە بزانانی ئەم پرۆژەیە چەند کرێکاری هەیە چۆن ئیشی کردووە پێشتر عقدەکانی چۆن کردووە و چەند کرێکاری دەستەبەر کردووە چەندی دایمی هەیە چەندی ڕۆژانە هەیە ینی ئەم بە دوواداچوونانە ئەمە بە دوواداچوونی جدیە کە ئێمە وەکو لەخی سلەیمانی یەکێتی سندیکاکانی کرێکاران ئەرکی سەرشانمانە بچین بە دوواداچوونکەین بۆ ئەم دۆسیانە وەکو باسم کرد ئەگەر خاوەن قەزیەکەش ینی کە سوکاری کۆچکردووەکەش سکاڵا تۆمانەکە ئەمە حەقی ئامیەکوێ دەسەر کە مەفروزە ئێمە بچین بە دوای ئەمانەیە بچین ئێمە بە دوواداچوونکەین بۆ ئەم کەیسانە و کردوشمانە ئێمە ئامار و داتامان لە بەردەسایە کە بەدیان کێسی ئاومان بەنجام گەیاندووە هەتا ئێمە بە دوواداچوونمان بۆ کەیس کردووە خەڵکی سووریا بوو ینی خەڵکی دەرەوەی هەرمی کوردستان بووە بە نایاسایی داغڵی هەرمی کوردستان بوو کێسێ لای ئێمە لە ڕۆژهڵاتەوە هاتووە لێرە داتایتان لەبەردەستە چەند کەیس بە دوواداچوونتان بۆ کردو گەشتوتە ئەنجام و قەرەبووتان وەرگرتووە بۆ کرێکارەکان چی ئەوانەی کە بۆ نمونە بۆی کارەکەەوە زیانیان پێگەشت بێ یا پەکەوتە بوو بن یاخۆتەوەی گیانی لەدەستدا بێ خۆی قەرەبووکردنەوە بەپی یاساوەرەگیری ئەم کرێکارانی گیان لەدەستدەن لە کەتی گشتی لە پرۆژەکانە ئەبێ ئەم کرێکارە دەستەبەر کرابێ کاتێک کرێکارەکە دەستەبەر کرابێ قانون دەستەبەری نەبێ ئەگەر دەستەبەر نەکرابێەوە پێویستە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئیجرعاتی قانونی بکە ئەو دۆسەیە هەتاک و داواکاری گشتی بجوڵێنێ کە پرۆژەکە بوەستێنێ بیدا بە دادگا و ئیجرعاتی زۆر توندی ڕۆڵتان چیە بێت ئێمە ڕێکخراوێکی مەدەنی نیم چە حکومینی سەردیکای کرێکاران ئێمە لایەنێکی ئەمنی یا پۆلیس نین ئێمە فشاری مەدەنیەکەین و فشاری ڕێکخراوەیەکەین و ئەو پرۆژانی کە ئاوان لە هەموو ڕاگەانەکان باسیەکەین بەیاننامەی لەسەر بڵاوەکەینەوە و داواکاری گشتی تێگەێنین هەتا حکوومەتی تێگەێنین هەموو لایەنە پەیوەندی دارەکانی تێگەین بۆی ئیجرعاتی قانونی لەگەڵ ئەم کێسەیە بکەن ئێمە بە یاسا ئیشەکەین لەگەڵ هەموو کێسەکانی کە لە هەرمی کوردستانە هەیە هەموو سندیکای کرێکاران لە هەموو محافظەکانی سلێمانی ئێمە بە یاسایەکی ئیشەکەین یاسای هەفتەیەکی ساڵی 1970 کە ئەم یاسایەکە کاتی خۆی ڕژیمی بەعز دەری کردووە بۆ بەرگریکردن لە مافی کرێکاران لە گیانیان لە بوونیان هەتاکو ئیستا لە هەرمی کوردستان بەداخەوە بە یاسایە گیشەکرێک ئەم یاسایە یاسای ڕژێمی فاشی ساڵی 1970 تۆ دیخەت بە سیر کە بزانە بەپی تەکنەلۆژیا بەپی پێشکەوتنی دنیا سەیری ئیستا کە بزانە لە ساڵی 1970 پرۆژەیەک نەبووە بینایەک لەم شارەیە نەبووە یانزە قاچوو بێ بە ئاسمانە ئیستا بینابینی لەم شارەیە چل قاچۆ بە ئاسمانە ئەم یاسایە بەپی ئەم سیستەمە تەعامل لەگەڵاگری بۆ ئێمە هیوادارین حکوومەتی هێرێم ئاوڕێکی جدی باتەوە کە پرۆژەیەک هەیە یاسای ژمارە 37 2015 حکوومەتی عێراقیە کە ئێمە لێرە لە وەزارەتی کار و سندیکاکان خوێندنەوەیان بۆ کردووە دراوە بە حکوومەتی هێرێمی کوردستان و بدرێ بە پەرلەمان ئەوانیش خوێندنەوەی بۆ بکەن هیواخوازین بە زووترین کات ئەم یاسایە جێبەجێکەن بۆیی ئەو کەم و کورتیانی کە هەیە لەم یاسایە تۆ باست کرد ئیشی زۆر باشن یعنی پارێزرتان هەیە بە خۆبەخشی بەرگری لەو کرێکارانە ئەکەن خۆتان ئەگەر ئەوانیش سکاڵا تۆمار نەکرد ئێوە سکاڵا تۆمارەکەن دەچن بە شوێنی کەیسەکە تاوەکو ئەگات بە ئەنجام ئەمانە هەموو شتی باشن بەڵام بۆ ڕێکخراوەکانی کرێکاریەکان گلەی لە ئێوە هەیە ئێوە وازانم
چەند پیشەیەکی جیاوازن کۆمەڵک ڕێکخراون هەمووی پێکەوە بۆ تۆ نوێنەرایەتی هەموو پیشە جیاوازەکانە کەریانی وەزان پیشە نەماوە ئێوە نوێنەرایەتێک و ڕێکخراوێکتان بۆ دروست نەکرێت بۆی سەر بە سندیکاکەن نەبێ بۆ ڕێکخراوەکانی دیکە گلەیتان لێ دەکەن دەڵێن سندیکاکان یان ئەوانەی کە بە فەرمی لەگەڵ حکوومەتە مۆڵەتیان وەرگرتووە وابەستەی حیزبین وابەستەی حکوومەتن بەرگری لە مافیە و چین و توێژە جیاوازانە ناکەن. بەڵێ سپاس. وەڵام من ئەم خاڵە زۆر گرنگە جەنابە وروژانێ لە چەند جاریش کەش باسی ئەممان کردو بەردەوامیش ئەم قسەیەکەینەوە. منە پرسم لەکوێی دنیا سندیکا پیشەیەکان سندیکا جۆر و جارەکان لەکوێی دنیاە سندیکایەک هەیە لە ماڵەوە دروست کرابێ ئەگەر حیزبی نەبن. بە دڵنیایەوە هەموو حیزبەکان سندیکا و ڕێکخراوە و پیشەیەکانیان هەیە بۆ ئەوەی ئەسپی خۆیان تابن بۆی خزمەتی باشتر بەم پیشەیە بکەن بۆی خزمەتی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بە کۆمەڵانی نەتەوەکانی خۆیان بکەن ینی من ئەمێ چەند جاریشکان پرسیار ڕوبەڕووی ئێمە بۆ تۆ ئێمە ئەمانەیە من وەکو خۆم ئەمێ بزانم لەکوێی دنیاە چ ڕێکخراوێکێ جوانترین وڵاتی دیموکراتی لە دنیای وڵاتی سویدی هیچ ڕێکخراوێکی نییە هیچ ڕێکخراوێکی مەدەنی نییە سەر بە حیزبێک نەبێت بەڵام ئەمانە بەپی وڵاتەکە بەپی نەتەوەکە بەپی گۆڕانکاری بەسەرەیە بەڵە ڕاستەکەی ئەوانە گری لێ ماکەن هەندێک جار لە حەقی بەرامبەر ێماکەن چکە ئەوان خۆیان کە بەڵام بیرە نەچێ بۆ نە حیزبەکە بۆ سندیکای کرێکاران دامەزێنێم گفتوگۆشم لەگەڵ کۆمەڵی خوێنکاران کە پێشتۆ میوان بوون ئەم گفتوگۆیەمان کرد بۆ نوێکێتی نیشتیمانی کوردستان سندیکای کرێکارانی بۆ دامەزاندووە لەوانەیە ئەندامێکی سەرکردایەتی نەتوانێت ڕاستەخۆ بێبەرگری لە کرێکارێ بکە بەڵام ئێوەی مخەوەل کردووە بۆ ئەوەی کە گرفتێکی لەو شێو بوو ئێوە بیگەێنن ئێوە بەرگری لێ بکەن بۆی مافی ئەو چین و توێژە جیاوازانە بەدەست بێنن باڵەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سندیکای کرێکارانی دروست نەکردووی سندیکای کرێکارانی کوردستان سندیکایەکی بەسمۆی ئەم ڕێکخراوانە ئەم بابەتانە کە دروستەکردن وابەستەی حیزبین حیزبەکانیش بۆیە دروستیانەکەن بۆ ئەوەی کە بەرگری لە مافیە و چین و توێژە جیاوازانە بکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێوە وایە وابەستەی حیزبین بۆ نمونە کە کارێک ئێستا ئەم کۆمپانیا بۆ نە کارێکی کردووە من بەسم کۆمپانیان نییە کەم کرێکاری جیان دەستداوە یان شوێنێکی دیکە دەڵێن ئەمە هی بەرپرسێکی باڵایە ئەمەی کەسێکی دەسەڵاتدارە ئێمە بە دۆداچوون بۆ مافی کرێکارەکە ناکەی لەبەرەوە بەرپرسە لێمان ئارزە بێ یاین نایەوە ڕێکاری یاسایی خۆتانەگرنە بەر ئەو خاوەنی کۆمپانیایە ئەو خاوەنی کارە هەر کەسێک بێت ئێمە گوێ بۆ ناین خاوەنی کۆمپانیاکە هەر کەسێ بێ دەیان دۆسیەم لایە ئەتوانن هەر کاتێک جەنابتان ویستان بێنە سندیکاکەی من هەموو ئەرشیف و دۆسیەکانتان بۆ بخینە بەردەست و لە ڕاگەیەنەکانی شۆبڵاویکەنەوە کە ئێمە گوێ بۆ نادەین لە هەر شوێنێکە جانی کرێکار لە مەترسیا بێت لە هەر شوێنێکە زەخت لەسەر کرێکار بێ ئێمە بە دوواداچوونی خۆمانەکەین تا ئێستا من وەکو شخصی خۆم کرد ناو لەقی سلەیمانی سندیکای کرێکاران نوێنەرایەتی لایەنە سیاسەکەی خۆمەکەم نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم تا ئێستا نەیەکێتی نیشتیمانی کوردستان بە منی وتووە ئەو کۆمپانیای فلان کەسە دەستکاری مەکە نەخۆشم جورئەتی ئەوم کردووە جانی کرێکار بخەمەلاوە لەبەر بەرژەوەندی بەرپرسێک یا کەسێکی حیزبی بۆ بەرژەوەندی حیزبی و شخصی و مادی و ئەمانە بۆ معلوماتی جەنابێ ئێمە گەورەترین دۆسیەمان جوڵانوە کە نەگی حیزبیە بۆ معلوماتی جەنابێت دۆسیەکمان جوڵانوی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆمپانیای داناغاز کە هەموو کەسێک هەموو ڕێکخراوانی گلیلی ئێماکەن ئێستا خۆیان جورئەت ناکەن بچن خۆیان لەو قەزەیە بن ئەوان کە ڕێکخراوەکانی دروست بوون سنووریان سروی دەسەڵاتیان دیاریکراوە ئەوانی گلیلی ئێماکەن لە ناوچەی سلەیمانی زیاتر لە شوێنی کە دەسەڵاتی کارکردنیان نییە وەتوانەی کارکردنیان نییە هەموو ئەوانە گلیلی ئێماکەن تاعن لە ئیشەکانی ئێمایان من دۆسیەکم جوڵانوە کە دۆسی داناغازە 45 کرێکاری بە زۆرەم لە نردوتۆ ماڵەوە ئەمە کام لەو ڕێکخراوانە لە دەرگایان هین بێن پشتیوانیمان بکەن یەک ڕێکخراوە نەبێ بەنای پەنای کارەوە لەم دۆسیە لەگەڵمانە بەشدارە بۆ جوڵان دیم دۆسیە یەک ڕێکخراویکە نایێری خۆی لە قەزیێم بە ئەما گەر ئێمە حیزبین ئێمە بەرژەوەندی حیزمانەیە چۆنم دۆسییان ناجوڵێنین ئەوە کتابی بەڕێبەری ناحی پێوەیە ئەوە کتابی مدیری ناحی چەمچەماڵی پێوەیەوە هەموو دۆسیانی پێوەیە هەموو گرێبەستەکانی پێوەیە هەموو ئەمانە ئەوانن کە ئێمە بە دووادا چوونەکەین وە من ویستم خاڵێککە باسکەم بۆکو ڕوونکردنەوە بە جەنابەت و بۆ بینەران سەرباقی هەموو نیشانی ئێمەیەکین لە ڕێی قانون و حکوومەت و یاسا و لیژنەکانەوە ئێمە لەناو لەقی سلەیمانی لیژنەیەکی خۆمانمان هەیە کە مۆڵەتمان پێوەرگرتووە ئەم لیژنەیە کەسێکی یاسایی تایە
هەموو کێسانی کە ئەبێتە باعیسی و بەریەکەوتنە بێت لەگەڵ پرۆژەکانە ئینی کرێکارێک لەگەڵ کەسێکە تووشی بەریەکەوتنەوێت بۆ ئەوەی پێشتر چارەسەری گونجایی بۆ بدۆزینەوە نەکاتە دادگا چون ئێمە ومانەزانین هەموو ئەو کێسانە لە دادگا چەنی پێچێت درێژخەیانە ینی بە 5 مانگ و بە 6 مانگ و هیوایە بە ساڵ و بە 2 ساڵی ژەگلایی نابێتەوە بۆ ئەوەی معالەجەی گونجاو سەریحیان بۆ بکەین چکە جەنابتان نزانین کرێکار بە پاری ڕۆژانی ژەکاگەرم ڕووپارێکی پێنەبێ ساڵیشکە بۆ چێتی ئەم لیژنەیە ئیشی ئەوەیە کە خاوەنکار و کرێکار ڕێگەخینەوە کێشەکانیان چارەسەرەکەین ئەم دقی من لەگەڵ جەناب قساگەم 7 ملیۆن دیناروان بۆ کرێکار ژێراوەتەوە ئالەم زروفەیە کە کەرەنتینەیە کە خەڵک ئەوە ناکاو کە کرێکار دەرکاوی دیسانی تر ببوورە خوا حەزەکەم هەر بۆ ڕوونکردنەوەی جەنابە بۆ معلوماتە ئەمە بۆی بینێران ئەمە بزانن 6 کرێکاری سینیم لە 6 کرێکاری سینی کە بەداخەوە کە حکوومەتی هەرێم کە بەرەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی مۆڵەتی داوام کەسە ئیشکا ئەبێ گرێبەستی کار بە زمانی دایک و زمانی ستاندەری جیهانی عربی ئینگلیزی زمانی دایکی خۆی تیاابێ وە لە بەرەوەی لەم ناوچەی ئیژەکات ئەو کەسانی سەرپەرشتی ئەم دۆسییان ناکەن ئێمە کوردین بە کوردی قسانین زمانی کوردی شتیاابێ ئەمە وانی ئەمە بەس بە زمانی چینی بۆیان کراوە بەڵام ئەمە لە ڕێی تەرجمە و تەرجمەمان کردووە 6 کرێکارن حەقانیانمان بووی جێراونەتەوە کە ئەمانە خەڵکی وڵاتەش نین یعنی ئێمە ناوەستین یەک دقە و یەک سانیە ناوەستین لەسەر ئەوەی کە هەر کرێکارێ لە هەر شوێنێکی ئەم ناوچەیە مەترسی لەسەر بێ بەڵام لە کۆی هەموو ئەمانەیە منی شرۆکۆ و برادرانە ناڕازیم لە کارەکانی خۆم ئێمە هەمومان بێکەوە نەمانتوانیوە هەموو مافەکانی کرێکاران بەدەستبێنین هەموو داواکانیەکانیان بەدەستبێنین هەموو بتوانین جێبەجێ بکەین ئەو داواکاریانی ئەوانیکەن باشە کاتم زۆر نەماوە ببوورە پرسیارێک لەسەر بابەتی بیمەی کۆمەڵایەتی بیمەی تەندروستی ئەمانە زۆر قسەی لەسەرەکرێ بۆ کرێکارەکان بابەتی پاراستنی سەلامەتی لە شوێنە گشتیەکان خۆت وتت ئەوەی کە ئێمە بەردەوام بە دەردەچوو نەکەین بەڵام وێنە گشتی کە ئیبینین زۆر دەگمەنە سەلامەتی کرێکارێک لە شوێنێکا بۆی دابین بکرێ ئەو داتانەی لە بەردەستانان لە ئەم ساڵ چەند حاڵەتی مردن هەبووە بە کرێکارەکان لە شوێنی کارەکانیان و بۆ بابەتی بیمەی کۆمەڵایەتی و تەندروستی و یاخود لە دوای کۆچی ئەو کرێکارە چیتان کردو بۆی ژیانی ئەو خێزانە دابین بکرێت ئەم ساڵ تاکو ئەم بەرواری ساقسە لەگە جەناب تاکەم 11 کرێکار جیانی دەستداوە دوانیان عەرەبن لە سنووری سلەیمانی باسەکەین سنووری دەسەڵاتی خۆمان باسەکەین لە سلەیمانی 11 کرێکار جیانی دەستداوە دوانیان عەرەبن ئەم کرێکارانە ئەگەر دەستەبەریان بۆ کرابێت لە پرۆژەکانە بیمەی کۆمەڵایەتی هەموو ئەو یاسایانە شمولیەکە و ئەگرێتەوە و کاری یاسایی بۆ جێبەجێکرێت بە مەرجێک ئەو کرێکارە ئەگەر یەک ڕۆژ دەستەبەری بۆ کرابێ بە مەزبوطی خاوەن پرۆژەکە گرێبەستی کاری لەگەڵا کردبێ و دەستەبەری بۆ کردبێ و نای تۆمار کردبێت ئەمە لە کەرتە گشتیەکان بەڵام ئەو کرێکارانی کرێکاری ڕۆژانن تۆ لەسەر شەقامێک ئیشێکی ڕۆژانە تێ کرێکارە هێنی یاخود خۆت وتت کۆمپانیا لاوەکیەکان کۆمەڵی کرێکارێرن بۆ ئیشی ڕۆژانە نەک ئەوەی کە کرێکارێک هەمیشەی بێلای کۆمپانیایەک بێ ئەم کرێکارە ڕۆژانە ئەوان چی بکەن کاگڕێبین مۆڵەتم بێ یەک دقە بەسەری ڕوونکردنێگەن هەمومان ئەزانین ئەم کۆمەلگایە دنیا تەواوی دنیا لەسەر شان و هێز و بازووی کرێکار بنیا دەدێ ئەگە کرێکار لابەرین لە کۆمەلگا ئێمە ناتوانین ئەم بینایە دروستکەین ناتوانین نەوت دەربێنین کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ژیانی لەسەر نەوت ئەگە کرێکارەکانی لێجیا بکەینەوە ئەو ناتوانێت هزار مەکاینیە بێ ناتوانێت بۆیە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان جانی کرێکاری بەلاوە گرنگ نییە ئەگەر جانی کرێکاری بەلاوە گرنگ بێ هەمومان بەسەر جادەکانە ئەڕۆین بەرپرسەکان ئێمە باشتر بەسەر جادەکانە ئەڕۆن و زۆرتر خەڵکە بینن سێریکە لەسەر ئەو جادانە هەموو کرێکارانی ڕۆژانە هەیە من بۆ جەنابتم ڕوون کردەوە لە ساڵی 92 ئێمە داوا لە حکوومەتی هەرێم و لە پەرلەمانەکەین لە هەموو لە پەرلەمان لە هەموو کابینەکانیە تاکوستانی توانیوە پرۆژه یاسایەکی نوێ بۆ کرێکاران دەرکا بۆ جیانی هەمووشمانەی بینین یعنی تۆ تەسەورەکەی ئەندام پەرلەمانەکان ئیشی بە کرێکاری ڕۆژانەوە بێ زۆر بە کورتی وەڵام بیت تۆ پامدێرمان لەسەر هێڵە بابەتی بیمەی کۆمەڵایەتی و تەندروستی و ئەمانە لەگەڵ دابینکردنی سەلامەتی ئیشی ئێوەی ئەو فشارە دروستکەن لەسەر بەرپرسەکان و لایەنە حکوومیەکان بۆ ئەوەی کۆمپانیەکان ئەو بابەتانە دابینکەن چیتان کردو زۆر بە کورتی کاکچالک سێلیژنی هاوبەشمانەیە ڕۆژانە ئەگەڕێن بە سەدان کەس ڕۆژانەیە مە ناو تۆمارەکەین بۆی بیمەی کۆمەڵایەتیان بۆ بکەن لە کەرتی گشتی
زۆر سپاس دەرس کاک چالاک سراوی چالاکرۆف سەرۆشی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان سپاس دەکەین بۆ بەرنامە لەگەڵماندا بووی. داچینە کفری بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەر لەسەر بابەتی بێگومان لە بەرنامەی ئەمڕۆ ئێمە بەردەوامە بین لەسەر گرفتەکان بخەینە ڕوو لەسەر خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی بۆ ئەوەی لانی پەیوەندیدار گوێ ڕابگرێت لە مامۆستایان و خوێندکاران. ئێستا لە کفری کۆمەڵی خوێندکارانی کوردستان کۆمیتەی کفریان ئەوانیش یاداشتێکی ناڕازایان هەیە لەسەر خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی دەچینە لای هاوکارمان حەیدەر ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بێت و زانیاری زیاترمان پێدا. حەیدەر ڕۆژ باش زانیاریەکان لای تۆن. ڕێبین هەموو کاتێکتان باش. من لەسەر خوێندنی ئۆنلاین دەمەوە قسە بکەم. دیارە هەر دوێنێ کۆبنەوەی سەرپەرشتیاران بەڕێوەبەری ئامادەیەکان واتە لێبسراوانی پەروەردە لە سنووری گەرمان هەمویان کۆکردن لەسەرەوەی کە خوێندنی ئۆنلاین بەم شێوەی وزارەتی پەروەردە نەک ناتوندروست و ناگونجاوە بەڵکو زیانەکانی زیاترە لە قازانجەکانی بۆیە هەر پرۆسەیەک کە زیانەکانی زۆرتربی ئیدی لە ئێستاوە ئەوەی کە زیاتر وەک کورد دەڵێ سەریان سپی بۆ لە ناوبواری پەروەردەیە دەڵێن ئەم شێوازە خوێندنە نەگونجاوە و نەتەندروستە. هەر بۆیە سەرپەرشتیارانی پەروەردە مامۆستایان بەڕێوەبەری قوتابخانەکان بەڕێوەبەری تەنانەت باخچەی ساوایانیش کۆکرد لەسەرەوەی پێویستە وزارەتی پەروەردە بەخۆیان بچێتەوە. کێشە گرفتەکە کێشە گەورەکە دەتوانم بڵێم و خۆیان ئاماژەی پێ دەکەن هەمولایەک دابەشنەکردنی موچەیە و ئەم شێوازە ئۆنلاینە ڕاستی دروستی وەک مامۆستایان و سەرپەرشتیارانی پەروەردە ئاماژەی بۆ دەکەن ڕاکردنە لە دابەشکردنی موچە و شاردنەوەی کێشەیەکی گەورە. من بۆ زیاتر قسەکردن دەچمە لای زۆر بەڕێز ڕێگرلەتیف لێرە ئێوە یاداشنامەیەکتان هەیە لەسەر گەیاندنی دەنگی ئێخوێندکاران. ئەگەر بکرێ باس لە ناوڕۆکی ئەم یاداشتە بکەی پێشکەشکردنی بە لایەنی پەروەردە. بەڵێ ڕای بەخێراتن. یاداشت تێمە سەبارەت بە خوێندنی ئۆنلاین ئەلکترۆنی ئۆنلاینە و بە ناوی خودای دلۆڤان بۆ بەڕێز وەزارەتی پەروەردە لە ڕێگەی پەروەردەی کفریەوە لە پاش بە ئۆنلاینکردنی خوێندنی ئەم ساڵی 2020 بۆ 21 بە پێویستمان زانی سەرنج و تێبینی خۆمان بخەینە ڕوو بەم خاڵانەی لای خوارەوە. خاڵی یەکەم نەبوونی هۆشیاری تەواو و ڕۆشنبیری ئەلکترۆنی لای کەسوکار و خانەوادەی خوێندکاران و قوتابیان، خراپی و نەبوونی هەڵەکانی ئەنتەرنێت و پەیوەندی. خاڵی سێیەم ئەزمموی خراپی ئەلکترۆنی لە ماوەی ڕابردوودا لە پاش پشگیریکردنمان بۆ داوا و ماڤەڕەوەکانی مامۆسایان و دابینکردنی شایستەدارایەکانیان هاوکات داوا دەکەین ئەم ڕاستپاردانی لای خوارەوە جێبەجێ بکەن. خاڵی یەکەم ڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان لەناو ناوەندەکانی خوێندندا. خاڵی دووەم دابەشکردنی خوێندکارانی بنەڕەتی و ئامادەیی بەسەر چەند گروپێکە. خاڵی سێم لە بەرامبەر کەمبوونەوەی دەوام و خوێندنگە ئەهلەکان داشکاندن بکەن لە کرێی خوێندن و سەبارەت بە خوێندنی زانکۆ پەیوانگەکان داخوازین. خاڵی یەکەم دەستپێکردنەوەی دەوامی ناوکەمپس بەم شێوەی لای خوارەوە. دەستپێکردنەوەی دەوامی ئەو بەشانی کەوانی پراکتیکی کرداریان هەیە لە بەشە تیۆریەکان. ئاسانکاری بکرێت بۆ گاستنەوەی خوێندکاران و خاڵی سێمیش پاکردنەوەی بەردەوامی ناوەندەکانی خوێندن و بەشە ناوخۆیەکان. بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەمولایەک کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە خیگەرمیان کۆمیتەی کفری ڕێخستنەکانی مامۆسایانی کۆمیتەی کفری. من وێڕای ئەو خاڵانە یادداشتنامەکە دەمێت ئاماژە بە خاڵێ بکەم. پێت وانە خوێندنی ئۆنلاین لە ئێستادا ئەوەی کە کراوە حکومت دەیەوێت لە ڕووی قەیرانی دارایی و هێندەی دیکە یعنی فشار دەخاتە سەر بواری دارایی لە کاتێک گیرفانەکان بەتاڵە. ئەمە لە ڕووی داراییەوە پێت وانە هەنگاوێکی قورسە بۆ سەر کەسوکاری خوێندکاران. بەڵێ زۆر ڕاستە. تاڤن ئێمە بێت زروفی ئەمڕۆی باردۆخی ئێستای هەرێمی کوردستان لە بەرچاو بگرین بەرامبەر بم کۆمەڵی قەرار و بڕاتانەی کە دەرەچێت لەلایەن لایەنی معنیەوە. بێگومان ئەمەشە زەرمەند یەکەم کەسوکار و خانەوادەی خوێندکارانن کە ئیسرافی ئەوتۆیان نییە کە یاخود ئیمکانەتی ئەوتۆیان نییە لە دابینکردنی ئەو داخوازیانی کە لەلایەن وەزارەتەوە دەرەچێت. بۆیە باشترین بژاردە لێرەدا دەستپێکردنەوە جەختکردنەوەی لە دەوام لە ناو ناوەندەکانی خوێندن و دەوامە لە زانکۆ پەیوانەکان لە ناو کەمسا. ئەمەشە بە قازاژی تەلەبای ئەشکێتەوە بگرە زەرەری نییە. زەرمەندی جانبی خوێندکار لەوەدایە کە تۆ دابینکردنی کۆمپیوتەر و خەتی خصوصی بۆ بوارەکە و لە کاتێکا خوێندکار لە ناو هۆڵەکانی خوێندن و ناوەندەکانی خوێندنە کە وەکو پێویست توانای وەرگرتنی ئەو معلوماتینێک کە ئێستا بە ئۆنلاین لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانێت دەرغی ئەو معلوماتە بکە. ئەمەشە ئەستەم و قورسە بۆ خوێندکار. پێشەوە گەر هاوکارم ڕێبین پرسیاری نەبێت دەمەوێت پرسیار لە ئێوەش بکەم. ئێوە کیسە ژمارەیەک لە خوێندکار و مامۆستادانش لەگەڵایە
ئێستادا زەنگێک لێدەن بۆ حکومت پێتوانی ئەگەر گوێ لەم داواکارێ نەکرێت لەگەڵکردنەوەی دەوام و قوتابخانە و زانکۆ و پەیمانگەکان فشارەکان خۆپشاندان مانگردن یاخود زۆرتر دەبێت بۆیە لە ئێستاداوە لە خەمخۆریتان ئەم کاراکەن بێگومان لە خۆمخۆری دڵسۆزیمانە بۆ کۆی خوێندکاران بۆ ئەو لایەنانەی کە لە پەروەردە و لە فێرکردنان لە خوێندنی باڵایان چونکە وەکوە بینین لە ئێستادا جیهان دەرگای خوێندنگا و دەرگای زانکۆ و پەیمانگەکانی بەڕووی خوێندکاراندا واڵوو کردێتەوە و خۆشحاڵیشەوە ئێستا ئەمڕۆ ئەبینین ڕێکخراوەکان کۆی ڕێکخراوەکان وتەکانیان کردوتە یەک لە بەرامبەر بایکۆتکردن ئەگەری دەستپێکردنەوەی خوێندنی ئاوێتە ئۆنلاین. سپاس بۆ هەمووتان دەستان خۆش بێ من دەگەڕێمەوە ئەگەر ڕێبینە پرسیارێکی نەبێت ئەمە کۆی زانیارەکانی سنووری کفری و گەرمیان بوو کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان یاداشتێک دەدەنە پەروەردە و دواتر داوا دەکەن لە ڕێگەی پەرۆبەراتی گشتی پەروەردەی گەرمیانەوە وزارەتی پەروەردە بەدەم داواکاریەکانی مامۆستایان و خوێندکاران و هەموو لایەکە بچن. دۆسپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کا بە شوێکی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمانە بووی ئەرکی ڕاگەیاندنە کە ئەم بابەتانە بگەێنێت کە لە کاتێکدا کە بڕیارێکی هەڵەت دراوە چین و توێژە جیاوازەکان ئەمڕۆ لە بەرنامە ئەمڕۆ گرنگیمان بۆ بابەتەیە بە گومان لە ڕۆژانی داهاتووشدا لە بەرنامە ئەمڕۆ گرنگی بەم بابەتە دەدەین بۆ ئەوەی کە بینە دەنگێک بۆ گەیاندنی دەنگی ناڕزایی خوێندکاران و مامۆستایان لەسەر ئەم بڕیارەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرمی کوردستان داوێتی. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی پێگەیاندنی کادیری ئەکادمی لە بواری گەشت و گوزارتان لە ماوەی ڕابردوودا لە ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان چەندین شوێنی گەورەی 5 ئەستێرەیی کرایەوە لە ئوتێل و ڕیستۆرانت و شوێنە گەشتیاریەکانی دیکە بەڵام بەشی زۆری ئەم کادیرانە بە تایبەتی ئەو ئوتێل و ڕیستۆرانتانەی کە براندی جیهانی لە دەرەوەی وڵات دایانهێنن زۆر پشت بە کادیرە ناوخۆیەکان نابەسرێت لەگەڵ ئەوەشدا تاوەکو ئێستا ڕێنماییەک یاخود بابەتێک نییە بۆ ئەوەی کە ئەو شوێنانە ئیجبار بکرێن کە دەبێت دەرچووی ئامادەی یاخود پەیمانگای خود کۆلێژەکانی گەشتیاری لەو شوێنانەدا بەرزێنرێت. پرسیارەکەی دیکە ئەوەیە ئایا ئەم ناوەندانەی خوێندن لە ناو باشووری کوردستان توانای پێگەیاندنی کادیری هێندە گەورەیان هەیە کە بتوان ئەو شوێنە گەورانە و ئەو بڕاندە جیهانیانە بڕێوەبن گرفتەکانی خوێندنی گەشتیاری لە ناو هەرێمی کوردستاندا چین؟ گفتوگۆ لەسەر ئەم چەوەرە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا سەلما حەسەن بەڕێوەری ئامادەی پیشەی گەشت و گوزاری سلێمانی. مامۆستا ڕۆژ باش و بەخێر بێن. ڕۆژ باش سپاس. ئەمە سەرەتا بیبەسمەوە بابەتی ئەلکترۆنی و ئۆنلاینکردنی خوێندن وەکو بەڕێوبەرێک وەکو مامۆستایەک هەڵوێستان چییە؟ هەستەکەن بابەتەکە سەرکەوتوو بێت ئەو تەجروبەیە کە هەمان بوو لە وەرزی دووهەمی ساڵی خوێندنی ڕابردوو کە کرا بە ئۆنلاین و ئەلکترۆنی سەرکەوتوو بوو دەتوانین ئێستا بەردەوامی بۆ بابەتە بین کە پەتای کۆڕۆنا تاوەکو ئێستا بەردەوامە؟ بەڵێ کاگڕێبین طبعاً خۆی لێرە پرسیارەکەی کە تۆ ئەمە وروژانەوەی لە وەرزی دووەمە کرا بە ئەلکترۆنی و خوێندرا بۆچی من لێرە پرسیارەکەم بۆچی ئەو بابەتە گەر سەرکەوتوو وایە داخڵ نەکرا بە وەرزی دووەم و پابند بوون مامۆستاکان پێ و خوێنکاریش تا حدێک بە تایبەتی خوێنکاری پۆلی 12 بەڵام سەیرەکەین تەنها ئەو بەشە داخڵ کرا بۆ ئیمتیحانی ویزاریش کە لە وەرزیەکەمان خوێنرا بوو. دڵی سەرکەوتوو نەبووە؟ بە دڵنیای سەرکەوتوو نەبووە. سەرکەوتوو نابێت چکم لێرە خۆت دەزانی کەم و کوڕیمان زۆرە ڕێبین بینە سەر مەوزوعی کارەبا مەوزوعی کەم دەرامەتی کەسوکاری خوێنکار ینی تۆرە ئەما بێ هەمووی وەسائلی بۆ دابین کرێت لە خەتی ئەنتەرنێت لە لاپتۆپیا لە کۆمپیوتەرێکی هەبێت لە ماڵ و زۆربی ماڵەکان ئەمانەیان نییە. خوێنکار چۆن پابند دەکەیت تۆ ئەمە ئیلتیزام کا بە خوێندنی ئۆنلاینەوە. باشە قسەیەکتان کردووە لەسەر بەڕێوەبەرەکان لە ناو ئاسی پارێزگای سلێمانیا کە بڵێن و بابەتە سەرکەوتوو نابێت و گیان بێتانە بەڕێوەبەری گشتی بۆ ئەویش بیگەێنێتە وەزارەت؟ وڵای من لەم ڕۆژانەیە کۆبوونەوەمانە بوو لەگەڵ بەڕێز مامۆستا بەکرا بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا هەموو بەڕێوەبەرەکان لێ ئامادە بووین هەموو ناڕەزا بووین لە هەموو بەڕێوەبەری ئامادەیەکان هەموو ئامادەکان لێبوون بە پیشەکانی باشە 27 مان کە خوێندن دەکرێتەوە مامۆستانی ناڕازی دەڵێن ناچینەوە ناوناوەندەکانی خوێندن مامۆستاکانی ئێوەشوان دەڵێن نایەنەوە ناوناوەندەکانی ئەگەرسی ڕۆژی شەمەوە بزانام سەنگی مەحەکە بۆ ئەم شتە ئیتر بڕیاری کۆتایی ئەدرێ لەسەر ئەوەی کە ئەچنەوە هۆڵەکانیان ناچنەوە. باشە بچینە سەر بابەتی تەوەرەکەی خۆمان. چەند توانیوتان ئێوەکو ئامادەی پیشەیی گەشت و گوزار لە ناو شاری سلێمانی کادیرێک پەروەردە بکەن کە کادیرێکی گەشتیاری بێت ئوتێلی 5 ئەستێرە و ڕستۆرانتە 5 ئەستێرە و گەورەکان پشت بەو کادیرانە ئێوە بەستن نەچن کادیر لە دەرەوەی وڵات بێنن بۆ بەڕێوەبردنی شوێنەکانیان. بەڵێ
خوێنکاری ئێمە من یعنی نامەوێت لێرە بڵێم حکوومەت حێکیان بکەم بڵێم خوێنکاری ئەمە بەو شێ بەڵام ئیش کراوە لە ئۆتێل لە ڕێستۆرانت لە ڕێی دەورە سەیفەکانەوە کە هەمان بۆ خولی مەشقی هاوی نەمانە بۆ ساڵانە بەڵام ئەم سار بەوەی بارودۆخی کۆرۆناوە ئەو خولانە ئەنجام نەدرا ئەو خۆی بۆ خۆی پێوەریەکە کە پاش فترەیەک لە دابڕانی خوێنکارەکە لەو خولا و مانگی کە تەواوی کردووە خاوەن ئوتێل یان ڕێستۆرانتەکە یەکسەر داوای ئەکاتەوە ئەو خوێنکاری کە کاری لا کردووە و ناژڵێم هەمویان بەڵام بەشێکی زۆریان ئەمە خۆی بۆ خۆی ئەوە دەرەخات کە ئەو خوێنکارە توانیوێتی لەوێ کارێکی باش بکات ئەنجامێکی باشی هەبێت سەرکەوتو بۆ لە کارەکەیە توانێتی بەڕێوەی بەرێ کەواتە کە خاوەنکارەکە ئەنێرێتەوە بە شوێنیان ئینتساڵی پێوەکە گەلەگەر لە ڕێی تەلەفۆنەوە بێت لا ڕێی ئێمە و بێت لە ڕێی پەیجەکەەوە کە داوای ئەوە نە خوێنکارەکە بۆ کارکردن بۆ ماوەیەکی دیاریکراویان بۆ مەسەلەن لە بۆنەوە ئاهەنگەکانە کە زەختێکی زۆریان لەسرە بێ یان کە گەشتیاریان زۆرە بێ ئەمە خۆی بۆ خۆی پێوەرێکە کە ئەو خوێنکارە سەرکەوتو بۆ لەو کارەیە لەناو ئامادەیەکەتان ئەو هەموو هۆکارانەی کە پێویستن بۆ ئەوەی کە کادیرێکی باش پەروەردە بکەن لە تاقیگەی پێویست لە پراکتیکردنی بەشی پێویست لە دابینکردنی بودجەی پێویست بۆ ئەوی خوێنکارەکانتان بە شێوەی پراکتیکی بۆ سەردانی ئەو شوێنانە بکەن و بابەتەکان ببینن ئەوە بە کورتەکەی وەسایلەکانتان لەبەردەستە بۆی بتوانن ئەو کادیرە پەروەردە بکەن بەداخەوە وەسایلەکان ناڵێ من نییە بەڵام کە من پار بە طبعا 2 ساڵ پێش ئەوە من زۆر هەوڵم ماکە ژوورێکی تاقیگەیەکی بڵین عملی دروستکەین لە خوێندەکە چونکەم زۆر زەرورە خۆ زین باری دارای خوێنکار لەم ڕۆژەیە کە ڕێگەی نایەتەوە مەسەن هەفتەی 2 جارە خۆی وەکو پرۆگرام لە هەفتەی 2 جارە پێویستە خوێنکار برێتە بڵین شوێنی عملی پێشتر کە ئەم هۆڵەمان نەبوو ئێمە مەجبور سەردانی شوێنە گەشتیارەکانمانە کرد لە هوتێل لە ڕیستۆرانت لە بڵین شوێنی گشتی ئەمانە هەموو ئەبران بەڵام بودجە نەبوو مەبجور خوێنکار لەسەر ئەرکی خۆی مەسرەفی هات و چۆی مەسەرەن لەوێ ئەگەر خواردنێ شتێکی بخواردە ئەمە هەموو لەسەر ئەرکی خۆی بوو هەفتەی 2 جار ئەمە خۆ یعنی زۆرە بەڕاستی بۆ ئەمڕۆ وامان لێ کرد بە هەوڵێکی زۆر تا ئەو هۆڵەمان دروست کرد ئەوش خۆم سەردانی وەزارەتم کرد بودجێکی تایبەتیان بۆ دانای توانیمان بەڕاستی هۆڵەکە دروستکەین هەموو بە پێی شوێنەکە ئەی ناڵم زۆر گەورەیە بەڵام هەموو پێداویستیەکانی وەکو تاقیگەیەکی گەشتیاری هەمووی تایە هیچ کەم و کوڕێکی نییە لە مەطبەخ لە شوێنی پێشوازی لە بڵین میوانداری بەڵام تەنها شوێنی بڵین هاوسکیپینگی تیانە بوو کە ینی چۆن خوێنکار فێرکەین سەر جێگا لە ناو ئوتێل ڕێکخا ژوورەکە چۆن پاکاتەوە شوێنی ئەوەی تیانە بۆ بەداخەوە ئەگینا شوێنەکانی کەمان هەمووی ئامادە کردووە بودجێ پێویستان لەبەردەست نەبوو ئەرەوەڵا شوێنیشمان نەبوو یعنی ژوورەکە هەر ئەوە تەحملی ئەکرد نەماتوانین لەوە زیاتر قەرەباڵغیکەین باشە لە ئەو کەسانەی کە ئێوە دەرچوەکانی لای ئێوە ئەوەی کە خۆت جگەلەوەی کەوتت دەورە سەیفیەکە و دواتر داوایان نەکرێتەوە کە بچن لەو شوێنان کارکەن بە شێوەیەکی گشتی هەلی کاریان بۆ ڕەخسێنرێت لەو شوێنە گشتیاریانە لێرە دوو شتەیە کاگڕێبین یەک ئەکەوێتەوە سەر حەزی خوێنکارەکە بۆ ئەو کارە خۆ زای خوێندنی پیشەیی خوێندنێکە وا بزانم کادری ناوەند پەروەردە کادری ناوەند پێ بەڵام ئەبێ ڕەغبەتیشە بکەیتە ئەو شوێنە مەسێسە من خوێنکاریەت بۆلام سیرەکەم ئەڵێم کاکە لە چ بوارێکە ئیشی کردووە چی ئەزانی ئەڵێ ئاسنگەرم ئاسنگەر بێنە لە بەشی گەشتیاری بۆ بەشی پیشەسازی پێم وت یعنی دوێنێ لە تاقیکردنەوەیان هەبوو لەسەر سینمرە بۆ بڵێن هەڵسەنگانی زمانەکەی بزانین تا چەند مەسەن لە زمان ئینگلیزیە لە عەرەبیا شارەزایە چەند پرسیارێکی زۆر ئاسایی و بەسیتیشان بۆ دانرابوو سیرەکەی کە پرسیاری لێکی لەسەری پرسیارەکە مەسەن تایەتی شوێنی ئیشەکە و کوێیە و ناوەکەت و شوێنی کارەکە و ئەڵێ ئاسنگەرم یان ئەڵێ خەیاتم ینی ئەمانە سیرەکەی ڕەبتی نییە بە ئەو بواری کە هاتۆ بۆی ئەخوێنێت ئەبێ ئەم جیاکاریە بکڕێ بەڕاستی یەک ئەبێ خوێنکار بە حەزی خۆی بێتە ئەوێ حەزی لە ئیشەکە بێ لە بوارەکە بێ ئەنج ئەتوانێت یاسەکرێت خۆ بۆ نمونە حەزی لە پیشەکەی خۆی نەبێ بێ بیگۆڕێ بۆ گەشتیاری ئەکرێ لای ئێمە یعنی زۆر جار خوێنکار هەبوو خۆی سەرکە یان هاتووە خۆی مەسەن بەهرەیەکی زۆری تیا بۆ نمونە خوێنکارمان هەبوو هاتووە شێف بووە یعنی ئەتوانێت یەکسەر ئێستا دوای تەخەڕوجی لە ABC کە زۆر تازە شەکراوەتەوە لەوێ دامەزراوە هەمووی چەند مانێکە دەرچووە وەکو شێفیش بەڵێ یعنی لێرەیە ئەتوانم بڵێم ئەکەوێتەوە سەر بەهرەی خوێنکارەکە خۆی وەلی هاتووی و سەرکەوتوی خۆی زائیدەن ئەو منهجی کە لە بەردەستمانایە ئەو پرۆگرامەکە ئەتوانێت یعنی تا حدێکی زۆر خوێنکار ئیسفادەی لێ بکا فێر بێت
لە بەشە عملێکە عینەشت بە پراکتیک ئەو کارانە دەرفەت هەیە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن بۆ دامەزاندنیان وڵی دامەزراندن بە شێوەیەکی گشتی ئەگەر بێتە سەر کەرتی حکومی نەخێر بەڵام زۆر تەلەبەمان دامەزراوەتەوە لە وەجبەی یەکەمیش ئێستا تەنانەت لە ناو ئوتێلەکانە هەمانە یعنی کە ساڵی بڵێن 2014 بۆ 15 تەخەڕوجی کردووە لەو ڕۆژۆ کاری کردو ئێستا لە هۆتێل تایتانیک تەلەبەمانەیە سوپەرڤایزەرە یعنی پلەی بڕیوە لە بەشەکەی خۆی لە سەدا چەندی بۆ نەڵی خوێنکارەکانتان دەرفەتی دامەزاندنیان لە شوێنە گەشتیاریەکان هەیە وڵی کەمە بۆ نەکراوە بە یاسایەک یاخود ڕێنماییەک ئەگەر شوێنێکی گشتی مۆڵەت وەرەگرێ لە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هێرمی کوردستان بەتایبەتی لە بەڕێوەبرایەتی گەشت و گوزار کە بکرێتە مەرج لەسەری هێندە کرێکاری ناوخۆیی هەبێت یا هێندە سوپەرڤایسەرە نەزان مەنیجمنتە هەرێکێک بێت لەوانە کە بەشی لە دەرەوە بهێنێت چونکە بڕاندێکی جیهانیە بەڵام لە هەمان کاتا پشت بە کادیرە ناوخۆیەکانیش بەستێت وڵی داوامان کردووە کاگڕێبین یاداشتمان نووسیوە نووسراومان بەرز کردوتەوە بۆ دەستەی گەشت و گوزار کە بکرێت بە مەرج خوێنکاری دەرچووی ئامادەی گەشت و گوزار کە دەر ئەچێ لە شوێنە گەشتاریەکان لانی کەم دابمەزرێ بە ڕێژەی با بڵێن لە 20 لە 25 لانی کەم یعنی وەجبە بە وەجبە کە ئێمە ساڵانە ناڵێم یعنی خوێنکاری زۆرمان تەخەڕوجەکە لەبەری خۆی شێوەی وەرگرتنی تەلەبەکان بەو شێوەیە کە کەم وەرگری بۆ ئەوی بتانی هاتوچۆی شوێنە گەشتیاریەکانیان پێ بکەی دەرسە عملەکانیان تو هەتا عادەت زۆر بێ بۆ ئێمە کێشەیە بەڕاستی لەبەرە ئەو وەجبەی کە تەخەڕوجەکە عادەتێکی کەمە و ئەتوانین ینی ساڵانە بەشێکی زۆریان دامەزرێن و بیکەن بە مەرج بەسەر شوێنە گەشتیاریەکانەوە کە پێویستە ئەو کەسێک کارمەندی لای ئێوە کارەکە کارمان کردووە بەڵام لایەنی پەیوەندیدار وەڵامی چی وەڵامی نەبووە هیچ وەڵامێکیان نەبووە ناڵێن هۆکارەکەی چییە بابەتەکە لەسەر چی ینی ناتوانە و بابەتە جێبەجێ بکەن خۆتەوە کۆمپانیان کە لە دەرەوە دێت بەلایانی کەمەوە بڵێن لە سەداسی کارمەندەکان با کارمەندی ناوخۆی بێت ینی ئەو شوێنە بۆچی ئامادەیە بە خۆ دەزانی دایمەوانی عقدن بە مەبلغێکی زۆر یعنی دامەزرێن لە ئەو شوێنە پارێکی زۆریان ئەدرێتێ بەڵام ئەو ئامادەنی ئەو پارە زۆرە با بە خوێنکارەکەی من یە 500,000 ئەوش لەو کاتێ ئامادەنیە بۆ پارەی ئیشکات ینی ئەمە بەرپرسیارەتی کێ ئەمانە ڕێخا بەرپرسیاتی بەڕێوەبەتی گەشت و گوزاروەتی شارەوانی گەشت و گوزار نیە بکرێ بە یاسا ئەمە کاگڕێبینی ینی دەستەی گەشت و گوزار لە هەولێرە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان لە شارەکانە ئەبێ ئەمە چارەسەرێک بۆ ئەمە دانێن بەڕاستی بۆچی خاوەن ئوتێل تەمان لە خۆیەوە ناتوانێت کار بکات هەتا و کۆمەڵەتی گەشت و گوزار وەرنەگرێ یەک هەنگاو ناتوانێت بنێ کەواتە ئەمەش با بکرێ بە یاسا بکرێ بە ئیجباری بەسەریانەوە کە بتوان خوێنکاری گەشت و گوزار وەرگن ساڵانە کاتەکە بکەم ماوە حەزەکەم قسێ بکەم لە سەروانەی کە بیانەوێ بخوێنن لای ئێوە مەرجەکانی وەرگرتن لای ئێوە چییە و دواتیش قسێکم بۆ بکە دووکی ڕەبت کەم بێکەوە دوو پرسیایی جیاوازن ئەو گرفت و پێداویستیانە چین کە ئێوە دەتانەوێت بودجەی پێویستان لەبەردەستایە با سەرەتا پرسیاری یەکەم وەڵام بەمەوە لەسەر وەرگرتنی خوێنکار خۆی ساڵانە بە چەند هەنگاوێکە ئەڕوە یەکەم فۆرم دابشکردنە کە فۆرمەکە دابشەکە خوێنکار تەمان ئەو معلوماتی کە تیاتی پڕێکاتەوە بۆمانەگەڕێنێتەوە پاش ئەوە ئێمە مەوعیدێکی بۆ دانین بۆ امتحانەکە کەوتم لەسەر سی نمرەیە تاقیکردنەوەی گەکە بۆ هەڵسەنگانی زمانەکانی هەروەها بۆ چاوپێکەوتنیش ئەوش سی نمرەی لەسرە بەڵام ئێمە ئەم ساڵ نووسراومان کردووە بۆ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار عفو گشتی پەروەردە بەهۆی ئەم زروفەوە کە ئەو قەرەباڵغێ دروست نەبێ ساڵان چکم ئێمە پار و پێرار و بڵێن ساڵانی پێشووتر بە سێ وەجبەت تەلەبەمان یعنی مقابلە کردەوە نەعادەتەکە زۆر بووە وتمان بۆ قەرەباڵغێ دروست نەبێ ئەم ساڵ بیانکەین بە مقابلەکە تۆزێ هەر لە پۆلا لە کاتی تاقیکردنەوەکەیا بێت وەکو چاوپێکەوتنێکی بەسیت بێ بەهۆی ئەمبار و دۆخ و زروفی کۆرۆنایەوە بەڵام تا ئێستا موافقەتی ئەوشمان بۆ نەکراوە چاوەڕێ وڵی شوێنمان زۆر کەمە من خۆی حەو پۆلی خوێندنم هەیە ئەو حەو پۆلە دوو پۆلی دا سێ پۆلی 11 سێ پۆلی 12مان هەیە یعنی ئەتوانم بڵێم 6 بۆ 7 خوێنکار ئەو پەڕی بتوانم کەسە پێشکەشی کردووە وڵی زۆر تقریبا 180 فۆرم دەرفەتەکەمە بۆیان زۆر بە کورتی پێم بڵێ لەو پێداویستی بودجەی پێویستان لەبەردەسایە بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی کە پێویستن جێبەجێ بکەن چ گرفتێکتان هەیە هیچ بودجێکمان لەبەردەسان نییە پارەی حانوتمان لە پێش ئەوەی کە خەڵک کەرەنتینە بکرێت لە 26 دووکە خوێندن کۆتایی پێهات لەو کاتێ من پارەی حانوتیشمان تەواو بووە لەبەرەوە بودجە هیچیش نەبووە چ گرفتێکتان هەیە کە پێویستی بە چارەسەری خێرا هەیە
وڵای گرفتەکە خۆی ئەمە لێرە من یعنی ئەو خوێندنگێمە پێویستە بینایکی تایبەتە بەڕاستی بۆ ئەم هەلومەرجەیە سا یعنی بینایکی تایبەت بە خۆمانە بێ بتوانین پێداویستەکانی تیادابین بکرێن با بزانم ئەوە کۆتایی زۆر بە کورتی دەوسرا ئامادەی پیشیەکان بکرێن بە پەیمانگا بۆ ئێوەش هەر بە هەمان شێوەیە بۆ ئێمەش ئەو بڕیارە بەڵێ یەکەم هەنگاو ئامادەی پیشەی زانستی کۆمپیوتەر بکرێت دوای ئەوە ئێمە و ئیتر ئەوانی کەش نازانێت گەشتۆ بە چ قۆناغێک باشتر نییە گەر بکرێن بە پەیمانگا ڕاستەخۆ بڕوانامەی دیبلۆمیانە بێ زۆر باشترە بێت لێرە خوێنکاریش ئەو داواکاری لەوانەی نەمێنێ 3 ساڵی ئامادە و 2 ساڵی پەیمانگاکە شادێکی دبلۆم وەرەگرێت کیفایەتە بۆی لەوانێ هەوڵ نەیە ئیتر بچێتە زانکۆ پەیمانگا. دەستت خۆش بێ زۆر سپاس بە ڕێزمە سەلمە حەسەن بەڕێوەبەری ئامادەی پیشەی گەشت و گوزاری سلێمانی سپاس بۆم تۆری بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە تاوەکوێ سەبینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکار شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.